أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. بینەرانی عزیز بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشەویستان بە دڵێکی پاک و ڕوویەکی خۆشەوە پیرۆزبایی جەژنی قوربان ئاراستەی یەکبەیەکی موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی و دایک و باوک و برا و خوشکانی خۆمانەکەین و ئێوەی عزیز و خۆشەویست و تەواوی کارمەندان و بەڕێوەبەر و ستافی کەناڵی ئاسمانی پەیام و برای بەڕێزم جەلال محەممەد خۆشحاڵین لە یەکەم ڕۆژی جەژنی پیرۆزی قوربان بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە. بینەرانی عزیز، سڵاوی خوای گەورەتان لێبێت. منیش بەناوی خۆمەوە جەژنە پیرۆزەتان ئاڕاستاکەم بۆ هیوایی کە هەمیشە لە جەژنی خۆشییا بن. لە خوای گەورە دەپاڕینەوە نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەن قبوڵ کە و بەتایبەتی حەجی حاجیانیشمان قبوڵ بفەرمێت ئینشاءڵڵا. بینەرانی عزیز، ئەمڕۆ بۆ دوو کاتژمێر لەگەڵتانین وەک هەمیشە لە جەژنی پیرۆز و لە چوار ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزتا لەگەڵتان نابین بە تەوەری جیاواز و بڕگە جیاوازەکانمان و بمیوانی تایبەتەوە. ئەوەی کە سەرەتا دەمەوێت ڕوونیکەوە بۆ هەموو لایەک وەک جەژنانی ڕابردووی ئێمە چاوەڕێ پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە دەکەین، بەڵام ئەم جارە جیاواز لە بریەوەی کە ئێمە پرسیار بکەین دەمانەوێت تەوەر و قسەی گفتوگۆی زیاتر لەگەڵ هاوڵاتیان و ئەوانەی کە پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵا دەکەن لەسەرەوە بێت کێ ئەم جەژنە یا جەژنی کردووەتە هۆکاری ئاشتەوایی لەگەڵ بەرامبەرەکەیە کە پێشتر ناکۆکیەکی هەبووە. بە تایبەتی لەم چوار ڕۆژەی جەژنە ئەوانەی کە لای ئێمە خەڵات وەردەگرن ئەوانن کە بەڕاستی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە دەڵێن ئێمە لەگەڵ کەسێکی بەو شێوازەدا قسەمان نەبوو، بەڵام لە بەرخاتری جەژنەکە ئاشت بوونەوە ناویان دەنووسین دەچێتە تیر و پشکەوە دوجار خەڵات دەبەخشینەوە کەسێکە لە تیر و پشکەکەیان ناوی دەرچووەوە. دێنە سەر تەوەر و بڕگۆ بابەتی بەرنامەکانی ئەم ڕۆژمان کە تەوەری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن جەژن بکەینە هۆکاری ئاشتەوایی و پێکەوەژیان لەناو خۆماندا، ئیدی هەر بربەستێک هەر موشکیلە و گرفتێک و ناکۆشیێک لە نێوان خۆمان و بەرامبەرەکانماندا هەبێت. قسەی لەسەر دەکەین چی بکەین و کام کێ زووتر دەست پێش خەریک بکات. تەوەری دووەمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن قوربانیەکی تەندروست ئەنجام بدەین کە بەدڵنیاییەوە هەرچەندە زۆر قسە لەسەر و پرسیار و وەڵامی پرسیارەکان لەسەر چۆنێتی قوربانی دراوەتەوە، بەڵام دوجار زەرور و پێویستە کە هەمیشە باس بکرێت چونکە تەنها لەم چوار ڕۆژەیە دەرفەتی قوربانیکردن هەیە کە دوو تەوەری سەرەکی بەرنامەکەمان دەبن لەگەڵ ڕووماڵی پەیامنێرەکانمان بۆ چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوەش دەکەین. بینەرانی عزیز، سەرەتاوە کەمیشە دەچینە لای بڕگەی کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بۆی کە بزانین لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا کەش و هەوای شار و شارۆچەکانی کوردستان چۆنە. با پێکەوە بینەری بین. بەڵێ خۆشەویستان، هەرچەندە جەژنە و پێویستە هەمیشە لە خۆشی و دەمەخەندە یابین، با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین کە بریتە لەو مێژوە گرنگانەی لە تاریخی ئەمڕۆی ڕۆژانی ڕابردوودا ڕوویاندا. ئومێد دەکەین ئەو ڕووداوانە هەمویان مای خۆشی و ئاسوودەیی بن بۆ میلەتی کورد و ئومەتی موسڵمان لە سەرانسەری جیهاندا.
یانزەی هەشتی ساڵی 1970 ڕوخانی حکوومەتەکەی باکر سدقی و تیرۆرکردنی ناوبراو. باکر سدق یەکێک بوو لە عسکەری و سیاسیەکانی عێراق و لە باوکێکی عەرەب و دایکێکی کورد لە گوندی عسکەری نزیک شاری کەرکووک لەدایک بوو و هەمیشە شانازی بە کوردبوونی خۆیەوە دەکرد. باکر سدقی ساڵی 1936 هەستا بە کودەتایەک و تێیدا سەرکەوتوو بوو. یانزەی هەشتی ساڵی 1945 دوای بۆمبارانکردنی هەردوو شاری هێرۆشیما و ناکازاکی یابان لەلایەن ئەمریکا و بەچەک و قومبەلەی ئەتۆمی، هێزی هاوپەیمانەکانی جەنگی جیهانی دووەم ڕازامەند بوون بە خۆبەدەستەوەدانی یابان و دەرچوونی یابان لە جەنگەکە و چوونە ژێڕکێفی هاوپەیمانەکانەوە. ئەوەش لە میانی ئەوەدا هات کە پێشتر هێزەکانی سوپای یابان زۆر دڵسۆزانە و توند و تیژانە دەجەنگان بۆ پاراستنی وڵاتەکەیان، بەڵام هێرشی هێرۆشیما و ناکازاکی تەواو بڕسی لێبڕین و کاربەدەستانی ئەو وڵاتەش لە پێناو خوێنی هاوڵاتیەکانیان ئامادە بوون خۆیان و سوپاکەیان بەدەستەوە بدەن. یانزەی هەشتی ساڵی 1940 لە دایکبوونی گەورە نووسەری هاوچەرخی ئێرانی مەحموود دەوڵەتئاباد، ناوبراویەکێکە لە نووسەرە سەرکەوتوەکانی بواری ڕۆمان و چیرۆک و گێڕانەوە، ڕۆمانی درێژ و دەبەرگی کەلیدەر لە بەرهەمەکانی دەوڵەتئابادین و لە ئێستادا لە ژیاندا ماوە و تەمەنی 79 ساڵە. یانزەی هەشتی ساڵی 1943 لە دایکبوونی پەروێز مشەڕەفی سەرۆکوەزیرانی پێشووتری پاکستان، ناوبراو ژەنەراڵێکی خانەنشینکراوی سوپا بوو، خاوەنی پلەی 4 ئەستێری سەرشان بوو، دەیەمین سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بوو. لە 2001ەوە تا 2008 بۆ ماوەی 7 ساڵ سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بوو. دراوەکان ئەگەر چیان بۆ جەژنە ڕەنگە زۆرینەتان پێویستان پێینەوە، بەڵام دوجارێمەوە واجبێکی سەرشانمان پێویستە و زانیاریانە بڵاو بکەینەوە کە لەسەر نرخی دراوەکانەیە. با پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان. پەیامنێرانی خۆشەویستمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستانەوە ڕووماڵی یەکەمین ڕۆژی جەژنی پیرۆزی قوربانمان بۆ کەم زانین موسڵمانان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن بە گەرم و گوڕی و دڵێکی خۆشەوە جەژنە پیرۆزە ڕاستی یەکترەکەن و سیلەی ڕوحم و بەزەیی و بەجێگەیاندنی خزمایەتی دووپا دەکەنەوە و جەژنەکەنە وێزگەیەک بۆ بە خۆداچوونەوە و ئاشتبوونەوە و وە کۆڵێ پاکردنەوەی دڵ و دەروونەکان سەرەتا دەچینە لای عیمران ئەبید لە پایتەختی هەرێمی کوردستانەوە. عیمرانگیان سڵاوی خوارد لێ بێ، جەژنت پیرۆز بە ناوی خۆم و جەلالەوە جەژنە پیرۆزەیەکی گەرمت لێکەین و لە هەزار جەژن و خۆشیابی ئینشەڵا بزانین لە هەولێر لەکوێیت و چالاکی جەژن و گەرموگری جەژن چۆنیە؟ بەڵێ کاگەر بیاز سڵاو لە تۆ لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام جەژنانەی خۆماڕاستەی جەنابەت و کاک جەلال دەکەم و جەژنە پیرۆزەی خۆماڕاستی تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەت برانی کۆنتڕۆڵ کە وەکو سەربازێکی بوون بەردەوام لە خزمەتی بینەراندا، بەڵام ئەوان بەڕاستی ونن. بەڵێ کاک ڕاستیارە هەر ئەمڕۆ سەر لە بەیانی ئەمڕۆکە خەڵک و هاوڵاتیان لە بەرەبەیانێکی زوو ڕویان کردوتە مزگەوتەکان و بۆ بەجێگایان بنی نوێژی جەژن و فەریزەی جەژن و دواتر بەنەو کۆڵانەکان دابش بوون بۆی گەردەن ئازادی و دۆخە لەگەڵ یەکتر بکەن. بەڵام ڕاست دیارە بەهۆی بەرزی پلەکانی گەرمان لە
شاری هەولێر هاوڵاتیان کەمتر توانیان سەردانی یەکتر بکەن لە کۆڵانەکان بمێنەوە زیاتر لە ماڵەوە دانیشتن و لە ماڵەوە هەمووشۆ یەکتریان کردو من ئێستا کە لە بەردەم یەکێک لە ماڵەکانم ماڵی مامۆستا عەبدولخاڵق ڕووناکی کە مامۆستایەکی دیاری شاری هەولێرە دەمهوێت سەردانی ماڵی مامۆستا بکەم و جەژنانەیەک لەگەڵ مامۆستا بکەین و لە ڕێگای کەناڵی ئاسمانی پەیامەوە بزانین ئەو پەیامی جەژنانەی چی ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ من دەستمە ماڵی مامۆستا و وردە نزیک دەبینەوە لە ماڵی مامۆستای طبعا ئیزنم وەرگرتووە بۆیە ئەوە ڕێک بە ژۆرێکەوە مەگەنە عادەت وایە مسلمان سەرەتا لە دەرکە بدات و اینجا بچێتە ژوورەوە بەڵام دیارە ئێمە پێشووتر ئیزنمان وەرگرتووە بەڵێ ڕاست دیارە ئەمڕۆ پلەی گەرمان لە شاری هەولێر بەراورد لەگەڵ ڕۆژەکانی تر زۆر بەرزتر بووە بۆیە خەڵک زیاتر بۆ جەژنانە لە ماڵەکان ماوەتەوە من ئێستا لە ماڵی مامۆستا عەبدولخاڵق مامۆستا سەلام عەلەیکوم جەژنتان پیرۆز بێ جەژنتان پیرۆز بێمەوە جەژنی تۆش پیرۆز بێ سەلام عەلەیکوم جەژنی پیرۆز بێ جەژنتان پیرۆز بێ مامۆستا ببوورە لە کاتتان دەگرین شەڵا هەردەم ئەوە لە جەژن و خۆشی دابن مامۆستا جەژنی ئەم ساڵ چۆن بەڕێوە چوو لە مزگەوت بە تایبەت هاوڵاتیان چۆن ڕووکردوتە مزگەوتەکان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه طبعا سرتا بخيرتان دەکەین دەست خۆشمانەیە خوا پاداشتان دەتەوە مامۆستان و خەڵک بەسەر دەکەنەوە طبعا جێژنەی ئەو ساڵ الحەمدولillah جێژنەی نەوعی بوو يعني ئەو قسەی کە دەگوترا سار بەسار خۆزگەمەن بەپار وناڕێن ئینشاءالله يعني حقیقەتەن ئێمە دوێنی عەرەفە يعني هەموو خەڵک بەعەمدیان گۆ ماشەڵڵا ڕەمەزان لەدایک بووە يعني ڕەمەزان نوێ بووە يعني تام و چێژێکی تایبەتی ئەو جارە بەخشی بێ ئێمە بە مزگەوتمان بە مناسبەکانمان بە نێژی جێژمان حەمدەوە باشکرا ئەو شتانە بە خەڵک و بە مزگەوتیش بە دیار بوو پێویستە مسلمانان لە نوێژی لە جەژنی قوربانە زیاتر بە چیەوە خەریک بن و چی ئەنجام بدەن طبعا باشترین کردەوە کە لە جەژنی قوربان دەکرێت بریتە لە قوربانیکردن لە بۆ کەسێک کە هەیبی کە سونەتێکی موئەکەدەیە کە ئینسان باشترین کردەوە کە لە ڕۆژی جەژن پێشکەشی بکە کە خوای گەورە پێی خۆشبی ئەوەیە کە خوێنێک بڕێژی بێچێک لەو چار ئاژەڵانی کە بە قوربانی دەچی بەهۆی خۆی لە خوای گەورە نزیک کاتەوە ئینجا لە گۆشتەکەیش بخۆوە پاشان بەسەر خەڵکی هەژار و فەقیریش تەوزێکە قەت دەو کردەوەی باشتر و چاکتر نییە و لە پاشانی جێژنە پیرۆزانە و موساڵەحە و یەکدر بەسەکردنەوە و ئەو شتانە بکەین مامۆستا عەبدولخاڵق لە شاری هەولێر زایدن وەکو مەلایەک ناسراوە وەکو کەسێکی قسە خۆش و پڕ لە نوکتە و پڕ لە قسەی خۆش ناسراوە حەزم لێ شتێکی خۆشمان پێشکەشکەی ڕووداوێکی خۆش بەسەراتێکی خۆش لە مزگەوت ڕوویدا بێیان لە نێو هاوڵاتیان لە جەژنا لە ڕۆژەکانی تر ئەگە شتێکی خۆشە بەبیر وێ لێ هەر شتێک بخۆم بەسەرم هات لە مزگەوتی ڕۆناچیم بەلەوەی بێمە مزگەوتی مدینە ئەو کاتی جەنابی باوکم بەڕەحمەت بی لە حەیات بوو جا جمعان داتە لای ئێمە جمعەیەک دایکم نهات پەیوەندی پێگوت دایجان بۆ نایلام تی کوڕم تۆ لە خودبە دوعای بۆ داک و باوک ناکەی ئەمنیش نایە زاگوتم دایجان بەخوای دوعای دەکەم وەرە وەڵا جاو بوو داکم لەگە باب ماتوو ئەمنیش لە خودبە پاشەوەی زۆر دوعام لە داک و باب کرد دوایش لە نێژی جەژن لە دوای فاتحە لە ڕکعەتەی سوورەتی القارعە بخوین القارعە ما القارعە وما أدراك ما القارعة كتشمو مرتبا داك من قانعية بام قد يخو حافظ كاتو لو كره كتتر نيجي قلت القانعة ما القانعة بخوانا نيجي ناويين أنا واسطة زور خوش كقد بيريناكم دڵی زۆر پێ خۆش لەکات هاتو قورآن ما تيجيش ناي داكم دايم لتسي داكم دايم القانعة ما القانعة زاد القارعة ئیمرانەگەر ئەو پرسیارە لە مامۆستا بکەی چی بەو کەسانە دەڵێ کە جەژنەکە نەوێستگەی کوژاندنەوەی ئەو ئاگری ڕق و بغزوکینەی کە لە دڵیانە هەیە بەرامبەر بە دۆستان و خزمان و دراوسیانیان چ ڕێنماییان چیان بۆنە چۆن وا بکەن کە خەڵک ئەو ڕقەی لە دڵا کەڵەکە بووە جەژن بکەنە هۆکاری ڕەماندن و لابردنی ئەو ڕقە هاوکارم ریاز لە ستۆدیۆ دەپرسێ دەڵێ مامۆستا چیت هەیە بۆ کەسانێک کە ڕق و قینە لە جەژنە لە دڵ هەڵێگرنیان نوێیەکەنەوەیان زۆر جار ڕق و قینە لە دڵیانە و لەم جەژنەیە لە ناوی نابن چیت بۆ ئەم کەسانە هەیە طبعا خدای رب العالمین کاتێک عەبدەکانی خۆی عەفو دەکا و لە عەبدەکانی خۆی خۆش دەبی و ئازادیان دەکە لە ئاگری دۆزەخ کاتێک ئێمە کە یەکدر عەفو دەکەین و لەیەکدر خۆش دەبین و گوێدەین یەکدر ئازاد دەکەین ئەگەر ئێمە وەکو موسڵمانان وەکو خەڵکی سەرزەوی بەزەییمان بێکدر نێتەوە دڵی خۆمان لەگەدر پاک نەکەینەوە بەتەمای ئەوە نەبین خوای گەورە بەزەیی بە ئێمە دابێتەوە بۆیە چ لە 15 شەعبان بی و چ لە هەفتەیەم و دووشەم پێشم چ لە ڕۆژانی جەژنیش خوای رب العالمین فەرمی ئوترکوا هەذەینی حەتى يصطلعا دوو کەس بینیان نەبی خوا نەخواستە
ڕق و بوز و چینە دڵیانی بەرامبەر یەکتر خوا فەرمی تەماشای مەلەفی ئەو دوو کەسە ناکەم هەتا یەکتر عەفو نەکەن عەفویان ناکەم هەتا یەکتر خۆش دەم لیان خۆش نابم هەتا گەردەنی یەکتر ئازا نەکەن گەردەنی منیش ئاگر ئازادە نەکەم کەواتە دەبی ئێمە ئەو عیبادەت و عەرەفە و بە ڕۆژ بنەوە منی حاجیە وا مەلەکەت تووشی سەفای قەلبمان کە و سینەمان بەرامبەر یەکتر ساف کە ئەگەر وامان نەکرد کەواتە هیچ ئیسفادەکمان لە نێژ و ڕۆژەکانمان کرد بۆ ئومێد دەکەم جەژن و نێژی جەژن مەحەتەی بە خۆ داچوونەوەیە شەڵە مولایەکمان بە خۆمان دابچینەوە وەکو حەدیث دەرێ كونوا عباد الله إخوانهم ببني عبدي إخوة تاكو ببني بلا يكتريش خوش بێ زۆر سپاس کار ریاضیارە موەزینەکەی لە مزگەوتی مەدینەی منەوەڕە هەر کەسێ بێتەوە مزگەوتەیە دۆقەیەکی لەگەڵ کات وەک بە کەسێکی ڕووخۆش ناستەوە مەلا محەممەدی ناستراوە مامۆستا محەممەد سەلام عەلەیکم مامۆستا محەممەد حافزیژە تەبعەن بەڵام بە قسە خۆشەکانی بە دەنگە خۆشەکەی بە قورئانە و بەنگە تایبەتەکەی خەڵکێکی زۆری لە دەوری خۆی کۆ کردەوە مامۆستا جەژنە پیرۆز بێ و جەژنی ئەم ساڵە چۆن بینی لە چاو جەژنەی ڕابردوو والله جەژنی ئەو ساڵ چونکی خۆم یعنی ئەو هات بە ئەو مزگەفتەی بەشداریم تێدا کرد کاتێ لە مامۆستان پرسیار کرد من حەزم دەکرد چکە دەنگ خێری دەنگ لەوەیدا هەیە ئەگەر دەنگ عالەمی بینتە ژۆرێ قەزی من ئەوەیە لێرە لەبەرەوەی نابینایکی وەکو من کار و کاسبێک نییە پانی بڵێ بتوانم خێرێک لە باتی بکەم دەنگەکە خوا پێشکەشی کردیمە ئەو دەنگە خەڵکی بینتە ناو مزگەفتێ بەشی هەر بەو حاڵەوە خوای گەورە پاداشیش بەخێرمان بداتەوە لێ هەستم زۆر بەخۆشی کرد وا هەستم کرد بەهۆی منەوە خوای گەورە نەفەری زیاد کرد ئەو زات من شایدیشم لە خۆی ناوتم کاکە دەبی شایدیشم لە بدەن بڵێن ئەو نەفەرانە بەهۆی تواتینە ئەوە داچاوەڕی پاداشی ڕەب العالەمین دەکەم ئەو قورئانت دەخوێن سەرەتا قورئان خوێنەکەیان هەر بانگدانەکە نا والله قورئانەشی دوور و درێژ بخیندەوە بزانم سەعاتێک مەرخیندیە غەڵەت نەبوو الحەمدولillah طبعا ئەتۆ زۆر لە مزگەوتی وە بەسەرهات و ڕووداوی خۆشت لە مزگەوت لەکنا ئەگەر شتێکی خۆشم لۆ بجێڕێەوە لە مزگەوت ڕوویدا بێیان لە ژیانی ڕۆژانت بەسەرهاتێکی خۆش والله سبڵێ منی بەڕاستی لەو دەمەی ئەوم لۆ نایە بەجارێکیان یەکێک لە قەدیمەوە ڕوویدا بووە من لە خۆم ڕووی نەداشتیوە بەو شێوەیە کابرایە بوو لەو گۆڕی زۆر عەندیکە بوو لە تەراوی عادەتە لە قەدیم قەوانی قەدیمەکان دەیانگوت مەسەلەن سبحان المعبود أو شانان بحث ذكرت والجود والجبروت باس جمال وجلال وشان هي ولا كابراك وتي ماستا باشلو ناي جمال وجلال برامبيني ناي من نايني وتي خويا سيدكم يا ربي وتي كاكا والجمال والجلال والعبروت والعبروت دي اخوان لخوشي زوجنا بالله صرفتك يا رب يقولها كمان دريش والله تراضي ان شاء الله والله يا ولارم تلفزيوني فهم هر لو خدمتي قدنك ان شاء الله ان شاء الله سلامتي حتى يا ولا بشمان بني مناكوين ان شاء الله سلامت بي زور سپاس والله كاك رياضوي بينيتان وبستان زور سپاس عمران امیر پامێرمان لە شاری هەولێرە و وای کار لە جەژن و خۆشیابی عمرانیان زۆر سپاس دەکەین دەستەکانت خۆش بێت بینەرانی عەزیز تا کاتێک کە پامێرێکی دیکەمان ئامادە دەبێت دەچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەمان کەویش قسەکردنە لەسەرەوەی کە چۆن جەژن بکەینە هەوێنی ئاشتەوایی و پێکەوە ژیان ینی بەڕاستی گەر شتێک لە دڵمان نابێت چۆن لە بەرامبەر بە بەرامبەرەکانمان پاکی بکەینەوە دڵی خۆمان بۆیە بۆی کا قسەی زیاتر لەسرم تەوەرە بکەین لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانا و بانخوازی ئیسلامی مامۆستا گیان بەخێر بێی جەژنیشت پیرۆز بێت زۆر سپاسانەکەم جن لە هەموو لایەک پیرۆز بێت یاخوا هەمیشە لە خێر و خۆشییا بن گردنمان نازاکە ئەمڕۆ جەژنەکەمان لێ کردی ئەوە هەڵێگرین بۆ دوای بەرنامەکە گردن نازاوێت زۆر باشە گردتان نازاوێ هەمیشە لە خۆشییا بن زۆر سپاس دەکەم ئەگەر لێوە دەست پێ بکەین هەندێک قسەی مەتاقی زۆر جارەیە هەر زۆر جار قسەکان کراوە کە با جەژن بکەینە هەوێنی ئاشتەوایی من ناتوانم لە دڵی دەرکەم ئەم ڕقوقینەی کە لە دڵما هەیە چی بکەم بۆی کە یا چی وام لێ بکە کە هۆکار بێ بچم بۆەوەی کە لەگەڵ بەرامبەرەکەمە ئاشت بمەوە ئایا ئەگەر لایەک حازر نەبێت لەگەڵ بەرامبەرەکەی ئاشت بێتەوە ئەرکی لاینەکەی تر چییە لەم کاتەیە بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا ڕێگەمدەن جەژنە پیرۆزە لە تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان تەواوی کوردان تەواوی موسڵمانان بکەم لە هەموو جیهان لە بەڕێوەبەر و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام هیوای تەمەندرێژی و لە ساغی بۆ هەموو لایەکیانە خوازم خی گەورە ئەم جژنە بگەڕێ بەمای خێر و خۆشی و ئاسوودەی و کامەرانی بۆ هەموو لایەک هەڵبەتە یەکێک لە کارە پیرۆز و هەرە گەورەکان لە جەژنی ڕەمەزان و قورباندا بریتێ لە ئاشتەوایی و سینەسافی و گردن ئازایەتیکردن لە گەڵ یەکتریدا هەر کەسێکیش هەنگاو بۆ ئەم کارە بنێ کارێکی پیرۆز و گەورەی کردووە و هەر کەسێ دەست پێشخەری بکە لەم بابەتەیە بەڕاستی ئەجر و پاداشێکی گەورەی هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی الذی یەبدأ بالسەلام ئەولا بالله وەڕەسوولیه
ئەوەی کە دەست پێشخەریەکە بۆ ئاشتەوایی و بۆ چاکبوونەوە و بۆ نەهێشتنی ڕق و کینە ئەوە بەڕاستی لە پێشترە لە خوا و لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە جێگەی خۆیەتی ئەگەر کەسێک دەست پێشخەری کرد ئاشتەوایی لەگەڵ کەسێکا بکا و سینە سافی جارێکی تر بکوێتە بینیانە و پەڕێکی سپی هەڵدەنەوە بەڕاستی ئەبێ تەرەفی بەرامبەریش ئامادەسازی هەبێ. خوای تعالی فەرمێ فەعفوا واصفحوا ئەلا تحبون أن يغفر الله لكم. ئێوە لە یەکتری ببورن چاوپۆشی لە یەکتری بکەن پەڕەی نوێ هەڵبدەنەوە حەز ناکەن خوای پەروەردگار لێتان خۆش بێ. یعنی ئەگەر ئەتانوێ خوا لێتان خۆش بێ ئەبێ ئێوەش لە نێو یەکتریا لێخۆش بن لێبوردە بن سینە ساڤن بەرامبەر بە یەکتری ئەگەر نا چاوەڕێ ئەو مەکەن کە خوای پەروەردگاریش لێتان خۆش بێ. من زۆر یعنی بەلامەوە سەیرە کەسێک هەڵەیەکی بەرامبەر کراوە کەم و کوڕەیەکی بەرامبەر کراوە هەمیشە لە دڵی دەرناچێ و هەمیشە ئامادە نێگەردنی بەرامبەر ئازاد بکە بەڵام لە کاتێکشە بەردەوام لە خوا پارێتەوە دەستپا نەکات و یا ڕەبی خوای عەفوم کە لێم خۆش بی. ئێمە ڕۆژانە چەندین هەڵاکەین چەندین کەم و کوڕیمان هەیە چەندین کەم تەرخەمیمان هەیە خوای پەروەردگار بە هەموو کەم و کوڕەکان و ئێمەی قبوڵە بە هەموو کەم و کوڕەکان و لێمان خۆشە بێ بەڵام ئێمە ئامادەنین لە بەرامبەرێکمان خۆش بین کە هەڵێکی بەرامبەرمان کردووە لە کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاگاداری کردوونەتەوە کە ئێمە هەمومان قابلی هەڵین كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو ئینسانێک قابلە بە هەڵە و کەم و کوڕی مادام ئەو کەسە داوای لێبوردنی کرد یا داوای گردن ئازایەتی کرد یا دانی بە هەڵەکەی خۆیانە یا هات هەر بۆ هات بۆ ماڵەکەت یا هەر دەستی بۆ درێژ کردی ئەوە نیشانی ئەوەیە کە ئەم جارێکی تر ئەوێ پەڕەیەکی نوێ هەڵداتەوە جارێک تر ئەوێ ئاشت بێتەوە. بۆیە بەڕاستی نابێ مسلمان کینە لە دڵ بێ نابێ مسلمان مناسبەتێک نەبێ دەرفەتێک نەبێ بۆ ئەوەی کە جارێکی تر ئاشتەوایی دروست بێتەوە لە نێوان خەڵکیە. یعنی من زۆر جارەڵێم ئەگەر ئێمە لەم مناسبەتە پیرۆزانەیە لەم کاتە گەورانەیە لەم ڕۆژە مبارەک و پیرۆزانەیە کە خوای پەروەردگار لە هەموو حاجەکان خۆشە بێ لە گوناهی 2 ساڵی ڕۆژوانانی عەرەفە خۆشە بێ لە ڕۆژانێکی ئەوە گەورە و پیرۆزە ئەگەر ئەم کاتانە نەکەینە دەرفەت و لەم کاتانە دڵمان نەرم نەبێ ئەی چاوەڕ چ کاتێکی تر بکەین ئەدەی چ ڕۆژێکی تر گەورەتر و پیرۆزتر هەیە لەم ڕۆژانە چ ڕۆژێک هەیە یعنی شانی ئەوە بێ کە ئینسان چاوپۆشی تیا بکا و تۆش دیارەکە هەبێ بۆ ئەم ڕۆژە. یعنی بەزڕاگرتنی ئەم ڕۆژانە عیبادەتێکی زۆر گەورەیە هەر کەسێ ئەم ڕۆژانە بەرز ڕابگرێ بەڕاستی کارێکی زۆر گەورەی کرد و خوا پاداشی زۆر گەورەی داتەوە. بەزڕاگرتنی ئەم ڕۆژانش بە کۆمەڵێ شتێک بێ یەکێ لەوانە بریتێ لەم جەژنە پیرۆزە و لە گەردن ئازایەتیکردن و لە باوش بە یەکداکردن و لە سینە سافی و هەڵدانەوەی پەڕەیەکی کاتەمەوەسا وەکوڵێ ئاشتەوایی و ئاشتبوونەوە و لابرنی ڕق و بغز هەمیشە شتێکی مەشروع و باشە بەس ئایا تایبەتتر ئێمە بیکەنەوە کڵێ بڵێن لەبەر خاتی خوا لە جەژنە ئەمە هیچ تایبەتمەندێکی تری هەیە واتە گەر ئێمە ئاشتەوایی و لابرنی ڕق و بغزەکانمان لە جەژنا بێ لەگەڵ کاتەکانی تراجیاوازی کەوتوی هەیە خۆی لە ڕاستیە مسلمان لە هەموو کاتێکە ئەبێ سینە ساف بێ گردنی یەکتری ئازاب بکە چاوپۆشی بکە عەفوی هەبێ یعنی زۆر ئێمە زۆر ئاەت و حەدیثمان هەیە کە هانی مسلمانە نێ کە عەفوی هەبێ چاوپۆشی هەبێ گردنی یەکتری ئازاد بکەن لە کەم کوڕەکانی یەکتری ببورن بەڵام هەڵبەتە لە وێستگەکانە لە هەندێ شوێنی تایبەتە لە هەندێ ڕۆژی تایبەتە زیاتر گەورەترە. یعنی ئەگە تۆ لەم ڕۆژەیە لە خەڵک ببووری هەم بوردنەکەیە هەم لە هەڵدانەوەی پەڕەیەکی نوێیە و هەم ڕێزگرتنە لەم ڕۆژە خوای تعالی فەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێ ڕێز لەو ڕۆژە گەورانە بگرێ لەو نیشانانەی ئەو دینە بگرێ بەرز ڕایان بگرێ ئەوە نیشانی تەقوای دڵەکانیان خوا شایەتیان بۆدا. بۆیە ئەکرێ بڵین خوای پەروەردگار لەبەر خاتر تۆ و پاشان لەبەر حورمەتی ئەم ڕۆژە پاشان لەبەروی کە ئەمە ڕۆژێکی پیرۆزە بێ ڕێزی لێ بگرین. ئەی ئەگەر وەزیفەی جەژن سەردانیکردن و جەژنە پیرۆزە و گەردن ئازایەتی و لێبوردەی نەبێ چی شتێکی تر لە جەژنا هەیە تەنها خۆگۆڕین تەنها خواردنی شتی خۆش. بۆیە ئەوە یەکێکە لە بەڕاستی لە عیبادەتە گەورەکانی ئەم ڕۆژانە لە ڕۆژانی جەژنە چ لە جومعەیە چ لە ڕەمەزانە هەر کاتێکی تر کە پیرۆزە دیاری ئێمە بوو ئەو ڕۆژانە بەڕاستی ئەبێ ئەوە بێ. زۆر باشە مامۆستا زۆر جار جەژن لە مزگەوتەکەیە بۆ نمونەوە 500-600 کەسن جەژنت پیرۆز بێت تەقەبەل الله و دەڕۆنوتەوە ئەمە نیشانەی لێکتر ینی ئەوەیە کە لێکتر ببورن ئەم جەژنە پیرۆزەیە بەدەست تەنها سەرزارێکیەوە ئایا کە لەگەڵ خزم و کەسا لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی یا ڕوبەڕوو کە دەیانبین دەڵێن جەژنت پیرۆز بۆ گردن مازاک و گردن دازاوێ
ئایا ئەمە واتای چیە؟ واتای ئەوەیە کە ئیتر دەبێت ڕابردوو هەموو سفرکەینەوە پاکیکەینەوە یا ئەگەر بەیانی شەڕێکمان کرد مەلەفە کۆنەکانی ژەمی هەڵدەینەوە. خۆی لە ڕاستیە ئەو دەستخستنە نێو دەست یەکتریە معناکی زۆر گەورەی هەیە و سەلامکردن لە یەکتریە ئەسڵەن هەر ئەگەر گردن ئازاتیش نێ بە هەر سەلام معناکی زۆر گەورەیە کە من ئەڵێم سڵاوی خوارد لێبێ یعنی لەلایەن منەوە هیچ شتێکت لەسەر نییە، هیچ نەنگیەکت لەسەر نییە، هیچ ناڕەحەتیەکت توش نابێ. دوایەوە ئێمە دەسەخینە ناو دەست یەکتری یا باوشەکەین بە یەکتریە یا ئەڵێن جەژن پیرۆزە گردنت ئازابی و گردنم ئازاب بکە یعنی تەواو، یعنی من پەڕەیەکی نوێ مەڵداوەتەوە، یعنی من هیچ شتێک لە دڵمان نەماوە. بەڵامی تر دواتر ئەگەر کەسێک بە زمان وا بڵێ و لە دڵیەوە ئەو کینەیە لە دڵیا هەر بمێنێ بەڕاستیەوە ینی خوا پەنامامدا جۆرێکە لە دووڕووی ئەگینا ئەسڵ وایە مسلمان کەوتی لەگەڵ فلان کەسا گردنت ئازابێ یعنی تاوا هیچ شتێک لە دڵمان نەما، یعنی دڵم صاف و بەرامبەر بە تۆ. لە ڕاستیە هەر ئەمەش چاوەڕێکرد لە مسلمان و لە خەڵکی ئیماندار کە سینە ساوێ لەگەڵ یەکتریا کە گردنی یەکتری ئازاد بکەن، چونکە ئێمە یعنی قابلین بۆ هەڵا، قابلین بۆ کەم و کوڕی و ئینسان هەتا احتکاکی زۆرتر بێ، هەتا بەرکەوتەی زیاتر بێ، هەتا تعامل و هەڵسوکەوتی لەگەڵ یەکتریا زیاتر بێ، هەڵە و کەم و کوڕی لێ ڕووەدا نابێ ئینسان وا تعامل بکە لەگەڵ بەرامبەرا کە نابێ ئەو کەسە هەڵە بکە. دەبێ ئەوە لە یەک بدرێتەوە خەتای کێ بووە؟ حتمما خەتایەکیان هەر بووە. جاڵە بە دەستێ لێ نادێ خەتای هەردووکیەوە بەس لەوەچێکیان هەڵگیرسێنەر و درێژە پێدا احتیمالەیەکیان زیاتر بە ئەو درێژەبە و ناخۆشیە بدا کە کارێکی باش نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە باسی یەکێک لە نیشانەکانی کەسانی دۆڕوا فەرمیوە ئیذا خاصەمە فەجر، کاتێک کە ناخۆشیەکێ بێتتر بەشی خۆشی نایەڵێتەوە، زۆر قوڵە بێتەوە تایە، واز ناهێنێ، لە دڵی دەرناچێ. یعنی حتمما کاتێکە دوو طرف کێشەیەکیانە بێ یەکیان خەتای زیاترە یا یەکیان خەتای یەکیانە، گرنگ ئەوەیە ئێمە بە خەتایشەوە یەکترمان قبول بێ، بە کەم و کوڕەکانیشەوە یەکترمان قبول بێ، بە هەڵەکانیشەوە هەر یەکترمان قبول بێ و چاپۆشی لێک ئەگینا ژیان خۆش نابێ. زۆر باشە مامۆستا، من دەست درێژەکەم بۆ ئاشتی بۆ جەنابەت، بەڵام جەنابەت ڕەنگە جوابم بدەیتەوە، بەڵام دوجار سێردەکەی دیستەوە سەر ینی هەمان وەک فارسەڵ هەمان ئاش و هەمان کاسی جارانە. ئایا تا چەند جار من دەبێت بێم داوای لێبوردن لێ بکەم یا جژنە پیرۆزە لێ بکەم یا تەوقەیەکی لەگەڵا بکەم کەواتەی ئاشتی و سڵحا؟ وەڵای جا من ئاماژەم بۆ کرد کە مسلمان لە پێشترە بۆ خوا، بۆ پاداشتی خوا، بۆ ڕەزامەنی خوا کاتێکە دەست پێشخەریەکە. ینی ئەسڵ وایە ئینسان جارێت دوان ئەوەی کە عورف و عادەت ڕێگە بدا کە ئینسان دەست پێشخەری بکە، سەلام بکە، بچێتە ماڵەکەی. جا ئەگەر ئەو کابرا هەر دەست پێشخەری نەکرد، نەهاتە پێشەوە، دڵی ساف نەبوو، ئەو کاتە من ناڵێم بە یەکجاری لێی دابڕێ، بەڵام ئەکرێت تۆ شکەمی بکەیتەوە، ئەکرێت لە مناسبەتەکانە هەواڵی بپرسی یان سڵاو لێکردنی لێکەم بکەیتەوە، بەڵام بە یەکجار دابڕین ئێمە هەرگیز تەوسەی ئەوە ناکەین کە خەڵک دەنگی لە یەکتری دابڕێ، بەڵام ئەکرێت کەمی بکەیتەوە. چەند جارێک ئەوەندەی کە عورف و عادەت و چۆنەڵێن نەدیت ڕێگە بدا، جارێ دوانسییان ئەچتە ماڵەکەی سڵاوی لەکەی عوزرخوایی بۆ ئێنیتەوە. جا ئەگەر ئەو هەر لە دڵی دەرنەچوو ئەو کاتە بۆ کار چییە کە ئەم ڕقە بۆ کۆڵێ ڕێگی زۆر بە توندی داکوتاوە، ینی ئەم مرۆڤ بۆ کۆڵی ئامادەی ئەوەی تیانە واز بلێنێ و پەڕەیەکی نوێ هەڵباتەوە لە کاتێکا بە نەهل لە سەردەمی پێغەمبەری خوا بە فەرمودەیەک بە ڕێنمایی و بە ئامۆژگاریی پێغەمبەری خوا کابرا باخێکی خۆی بەخشیوە لە ڕێخوا، کابرا وازی لە حەقی خۆیە ناوە، کابرا کچی خۆی داوە بە یەکێکی دیکە لەبێت کە داوای کردووە. ئێمە ڕۆژان ئەو هەموو فەرمودە و ئاەت و باسی سیلەی ڕۆح و هاندانەکەین و باسی سزا و خراپەکەشیەکەین، بەڵام هیچ کەس بۆ کۆڵێ ئەوەی کە ڕقێکی هەڵگرتووە ئامادە نییە مل بۆ فەرمودەکە بە. وڵای ئەوە هەندێکی ڕەبتی بە تێگەیشتنی ئەو کەسەوە هەیە، ڕەبتی بە دامەزراوی ئیمانی ئەو کەسەوە هەیە، یان ڕەبتی بە لایکی ترەوە ڕەبتی بەوە هەیە ئەو کەسە تاچەنێ لە سروشتی مرۆڤەکان تێگەیشتووە. ئەگەر تۆ لە سروشتی مرۆڤ تێبگەی مرۆڤ قابلی هەڵەیە، قابلی کەم و کوڕیە، کە نابێ من وا مامەڵە لەگەڵ تۆ بکەم کە تۆ فریشتەی نابێ هەڵە بکەی، نابێ کەم و کوڕیت. باشە من ئەگە تۆ هیچ هەڵەیەکرد نەبێ بەرامبەر بە من گردنی چیت ئازاب بکەم و داوای گردن ئازادی چی پێویستەکە؟ ئێمە کاتێک هەڵین گردنمان ئازاب بکەن با لە یەکتری ببورین لەبەرەوەی کە هەڵەیەکمان هەیە، کەم و کوڕیەکمان هەیە، ئەگە نوقسانیەکمان هەبوو بێ، کەم تەرخەمیەکمان هەبوو بێ و ئیلا گردن لە چی ئازاکرێ. ئەمجا ئەگە تۆ دیقەت بدەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک پارچە تەساموحە، یەک پارچە چاپۆشیە، یەک پارچە بەزەییە. دوایەوە کە فەتحی مەکە کرێ، شاری مەکە چیان بە پێغەمبەری خوا نەکرد صلی الله علیه و سلم، گەورە پیاوانی قوڕیش و سەرانی قوڕیش چیان نەکرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. دوایەوە کە فەتحی مەکە کەن پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام فەرمووی
بە خەڵکی شاری مەکە ئێوە گومانتان وایە من چیتان لەگەڵاکەم ئێستا وتیان واللهی ئەخون کەریم وەبن و ئەخین کەریم وتیان تۆ پیاوێکی بەڕێزی برازایەکی بەڕێزی لە ڕێز زیاتر و لە خۆشەویستی زیاتر لە تۆ چاوەڕێ ناکەین ئێمە هەرەوە ئەوە لە تۆ چاوەڕێکرد ئەگەر چی ئێمە خراپبووین لەگەڵتا ئەگەر چی ئێمە لە پەنای کەعبەیە زۆر ئەزیەتمان دای ئەگەر چی دەربەدەرمان کردی ئەگەر چی ئەو سەموو سەحابەی ناڕەحەتیان چەشت ماڵمان داگیر کردی هەموو شتێکمان بەرامبەر کردی ئەوەی لە دەستمان هات فەرمووی اذهبوا أنتم الطلقاء بڕۆن هەمووتان لەلایەن منەوە گەردنتان ئازابێ ئەسڵەن لە تەواضوعی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چوە ناو شاری مەکەوە ئەفەرموون ئەوەنە سەری ئاوادا خست بوو لەسەر ئەسپەکەی ئەترسان بەربێتە خوارەوە بۆ ئەوەی کەس شەرمەزار نەبێ بۆ ئەوەی کەس کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیان بینێ تەناوەتم عبادەی کوڕی سامت ئەڵێ ئەمڕۆ ڕۆژی تۆڵەکردنەوە و کوشتنە پێغەمبەری خوا فەرمێن نەخێر بەڵێ ئاڵاکەشی لێوەرەێک دێتەوە لێ ئەمڕۆ ڕۆژی لێبوردن و تەسامح و ئەوە گەورەیە ئینسان لە کاتی توانایە لێبور دەبێت لە کاتی دەسەڵات تایفی ژەگەڕێتەوە مەلایکەی شاخ دێت خۆت دەسەڵات و توانە هێر بە فەرمانێک بەڵێ بەڵام ئەوەش ناکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە لە ڕێگا خوێن بە باڵایە دێتە خوارەوە ناڕەحەتە بێتاقەتە بەردەبارانیان کردووە مناڵ و خەڵکی هەرزەکاری و شێتیان تێبەرداوە مەلایکەت دێتە سەر ڕێگەی ئەڵێ جبریل دێت ئەفەرمێ مەلایکەتی شاخم لەگەڵا ئەگەر فەرمانەکەی باخوای پەروەردگار ئەخشەبەینیان لێبێنێتەیە کە دوو شاخە ئەکەوێتە ئەم پەڕۆپەری شاری تائیفەوە ئەفەرمێن نا ئومێ دەکەم لە پشت ئەمانەوە خەڵکانێک بێتە ئاراوە کە خوا بە تاک و تەنها بناسی ئێستا الحەمدوللا بینی شاری تائیف خەڵکانێکی زۆر چاکی تایە زۆر باش مامۆستا بینەرانی عەزیز ئێوەش دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بەڵام بۆ مەرجەی کە بڕیارتان دابێت کە لەم 4 ڕۆژەی جەژنە ئەم جەژنە بکەنە هێوێنی ئاشتەوایی لەگەڵ بەرامبەرەکانتان ئەوانەی کە ناکۆکی و با بڵێن گرەیەک لە نێوانتانە دروست بۆ یاخود ئەوانتان ئەگەر جەژنیان کردووەتەوە کاری ئاشتەوایی و بەڕاستی بەکردار کردویان و ئاشت بوونەتەوە بە تایبەتی سەر لە بەیانی ئەمڕۆ ئێمە لە 4 ڕۆژی بەرنامەی جەژنی پیرۆزی قورباندا جۆری پێشبڕکێکەمان لەسەر ئەمەیە کێ ئاشتەوایی کردووە یا بڕیاری ئاشتەوایی داوە ناوی دەنووسین بەڵام دەبێت پێمان بڵێ لە پەیوەندی تەلەفۆنەکەیە لەگەڵ بۆ نمونە کەسی بەرامبەری چۆن بۆ گرفتەکەیان چۆن بووە بۆی کە هاندان بێ بۆ بینەرانی ترکە تەلەفۆن دەکەن لە کۆتایی بەرنامە تیر و پشک بۆ ناوانە دەکەین و خەڵاتی تایبەتیان پێدەبەخشین لە ئێستەوە دەتوانێت پەیوەندی تەلەفۆن بکەن لەو مەجلیسە هەبێت کە تەلەفۆنەکە ئەو کاتە ئێمە دوو جار ناوی هەردووکیان تیر و پشکەوەکەوە گەورەیەکی ترە کە بتوانی لە لای دژەکەی خۆتەوە تەلەفۆن بکەی بۆ بەرنامە لەگەڵ کەس لەبەر خاتری خوای گەورە و وێستگەی جەژن ئاشت بینێتەوە مامۆستا بابینە سەر ئەوەی کە تاو کاتێک کە پەیوەندی هاوڵاتیان ئامادە بێت خی گەورە چی دەفەرمێ بەرامبەر بەوانەیە گەر من زوڵمیشم لێکرابێ بەڵام هەر بچم دەستی ئاشتەوایی درێژ بکە ئەوە گەورەیە ئەوە قیمەی عەفوە ئەوە معنای عەفو ئەوەیە کە تۆ خراپەیەکت بەرامبەر بکرێ تۆ چاوپۆشی بکەی خی پەروەردگار کاتێک کە باسی محسنین و چاکەکارانەکە ئەفەرمێ والکاظمین الغیظ والعافین عن الناس والله يحب المحسنین ئەوانەی کە ڕقی خۆیان ئەخۆنەوە ئەوانەی کە لە خەڵکی چاوپۆشیەکەن والله يحب المحسنين خواي پەروەردگار چاکەکارانی خۆشەوێ یعنی ئەگەر کە تۆ ئەتوێت چاکەکار بی ئەگەر تۆ خوا شایەتی چاکەکاریت بۆ بدا لە ڕێزی محسنینە بنووسری ئەبێ ئەم دوو سیفەتە لە ناو تۆیان بەرجەستە بێ الکاظمین الغیظ ئەوانەی کە ڕقی خۆیان ئەخۆنەوە ئەتوانێت ڕقەکەی بێنێتە دی ئەتوانێت ئەمیش خراپە بکە ئەتوانێت ئەمیش تعەدا بکە ئەتوانێت تۆڵەی خۆی بکاتەوە بەڵام ڕقەکەی ئەخواتەوە جاء الحديث پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شەرحی کردووە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەوانەی کە ڕقی خۆیان ئەخۆنەوە خوای پەروەردگار بە بەرچاو هەموو دروستکراوەکانیەوە بانیانەکە ڕێزێکی تایبەت و جیاوازیان لێ صفەتی مؤمنینیش ئەوەیە وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کە قسەیان پێوتیان کە جنێیان پێداوی کەسەی کە ڕقی خۆی خواتەوە تایبەت لە ڕۆژی قیامەت خوا بانیەکە چەندێ حتى يخيره من الحور العين ما شاء چەندێ حۆری ئەتەوێ هەڵی بژێرە لەبەرەوەی کە تۆ ڕقی خۆت خواردوێتەوە مامۆستا پیاوان هەند دەدەی بە حۆری زۆر باشە دەستێ لای پەیوەندێکی هاوڵاتیان زین مامۆستا هەردووکمان پێکەوە وارسێکمان گوێبیستی تانیاخانمی لە چەمچەماڵەوە تانیاخان سڵاوی خوارد لێبێت جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیابی خۆتانیش پیرۆز بێ هەر لە خۆشیابن ئینشەڵڵا زۆر سپاس تانیاخان جەنابەت لەسەر ئاشتەوایی لە جەژن چی دەڵێ و هەروەها ئایا هیچ بڕیارێکت داوە گەر ناکۆکیەکت لەگەڵ کەسێکە بێ لەم جەژنەیە دەستی ئاشتەوایی و تەبایی بۆ درێژکێت و لەگەڵ ئاشت بیتەوە والله لە خوا بزیادەتە یعنی هیچ عەرزیە نەکەوتۆتە بینم لەگەڵ هیچ کەسێ هیچ برۆخێک
کاتە بەڵام هەموو مرۆڤەکان واڵن تانیاخان لەگەڵ ڕێز نابۆتەوە هەمومان دەڵێن ڕق لە دڵمانە نییە کەس نییە ڕقم لێی بێ کەس نییە ناکۆبی بەڵام سەرنجام کۆمەڵگەژە لە ئێمە پێگاتووە بەس ئایا چۆن ئەبێ مرۆڤێک لەسەر کۆمەڵگە بێ یان هەیە لەوەچە خەڵک هەبێ ڕقی لە تۆ بێ تۆ پێی نەزان یان بەونە ئایا هیچ کەسێ نییە لە نێو عایلەکەی خۆتا لە هاوڕێکانت لەوانەی ڕابردووکەوە ناکۆکیەک ساردیەکەوت بێتە نێوانتان والله خوي جسم بوتي وكذا هالشيء اللي تضمن بيبغين يقط أو يبكين لحج كسي بي آية عجزك وتبي تجمع لقال حج مروفيك بي حج كسي بي يوازن خوي جورا بيعمل صلى الله عليه وسلم بشيء جسم بوتي فمروف بروح أشتو بيطول شيء طويل نبيله يوازن مويك عجزي هي لقال حافي لقال حج كسي بروح أشتو بيت زۆر باشە تەنیا خان سپاس بۆ پەیوەندیەکەت ثانية چۆن؟ ئەم جەژنە تەنهامانە تەنها ئەو ئۆفەرەمان هەیە کە خەڵکێک بتوانێت زاڵ بێ بەسەر ڕق و کینەی دڵیا و ئاشتەوایی لەگەڵ دۆستێکە لەگەڵ خزمێکە لەگەڵ ناسراوێکە لەگەڵ دراوسێکە ڕابگەێنێ ئێمەش دیارێکی شایستەی پێشکەشەکەین لەبەرەوەی کە ئێمە ببینە هۆکاری ئەوەی دوو کەس دوو عایلە دوو عەشیرەت پێکەوە کۆک و تەبابن ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت کاک بەیار لە سلێمانیەوە کاک بەیار سڵاوی خوارد لێبێ جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییا بێ زۆر سپاس کاک بەیار تەمەنت چەندە جەنابەت؟ يعني بس سیڤیەک ینی 50 ساڵی وایە؟ 1969 50 ساڵی ڕێکی تەمەنە درێژ بێ ئینشاءڵڵا 50 ساڵ تێپەڕ بووە بێگومان هەوراز و نشێ و خۆشی و ناخۆشی و دۆستایەتی و ناکۆکی هەربوونی هەبووە چونکە هەمومان مرۆڤین سەرنجام با بزانین چ کەسێک هەیە ئەم جەژنە لەبەر خاتری خوای گەورە جەژن بکەیتە هەوێنی پێکەوە ژیان و کوژاندنەوەی ڕق و کینە و بغز لە دڵ و دەروونە لەگەڵ کێ؟ لەگەڵ خوشێکمە بەڵێ زۆر باشە ئەلحەمدولیلا ڕێز و سڵامان هەیە و خوای گەورە نێوانتان خۆشکە ئینشاءڵڵا ناوی چی ئەگەر ناوی خوشکەکەت بڵێ ناوی بەهارە بەهار ڕێز و سڵامان بۆی هەیە کاک بەیار چەندێک بوو پێکەوە قسەتان نەبوو ینی ناکۆشیەکە ئەوەی کە لە نێوانتانە تێپەڕی ئەوەی هێنا کە بۆ نمونە بوو ئەو ماوەیە کە کاک بەیار بەڵێ بەڵێ چەندێک پێکەوە ناکۆک بوون سێمان زۆر باشە بەیاریان ناوە دەچێتە تیر و پشکەوە ئینشاءڵڵا کە جەنابتان یەکەم پەیوەندی ئەم جەژنن لە ڕێی شاشەی پەیامەوە ئاشتەوایی خۆتان لەگەڵ یەکێک لە زۆر نزیکەکانتان کە خوشکێکی بەڕێستانە خوای گەورە هەمیشە کۆک و تەبا و خۆشحاڵ و ئاسوودەتان بکە ئینشاءڵڵا پەیوەندیەکی ترمان لەگەڵە کاک محەممەد لە چەمچەماڵەوە کاک محەممەد سڵاوی خوای گەورەت لێبێت جەژنت پیرۆز بێ هەر لە جەژن و خۆشییا بێ ئینشاءڵڵا سڵاو و ڕێزمانەی بۆ ئێوەش و بۆ ماوەتان محەممەدیش زۆر سپاس خوای گەورە ئیشتان بۆ ئاسان کە سڵاو و ڕێزمانەیە بۆ هەموو بینەرانیش وەڵامەکەی من گرنگ دایرێن لەگەڵ کەسانیە نەزبووە گەر بوو بێتیش جوانی هەر کەم بوو دێت بەڵام جارێکیان لەگەڵ خێزان ماتۆزە گرسمان نەبوو ڕاستەکەی بەڵامی ترەوەی سوورەبوونەکە زۆر نەبوو فترێکی کەم بوو ئەویش یەک تۆڕانەوەتی بیا تۆ باوکە لاز بووە ئەوانە ژەبن وەکۆڵێ پیر و ئاقلانی کۆمەڵگەی مەڵێن شەڕی وردەی نێوان ژن و مێرد وەکو خوێ چێژ وایە بێ ئەوەش نابێ بەس ئینشاءڵڵا هەمیشە کۆک و تەبا و بەختەوەر و ئاسوودە بن ئینشاءڵڵا بەڵام منی دووری ئەوم خۆش کرد وتم يصيروا الحاصل هيك الجنون يقدر يقول لكم بما وصايا حسكم ممنون لما سليقوش باش كدينا القوشي خيرة عشان صار في نيبة وركينيا زور جارو خذ معنا من قراك انت شديك هل يجي حيواني كان صار بريوه لكن سيعوضي كيلو قوشي اموت وهو قراكك يعني ام قوشي بوشي بم دقي وبم سربرين وبم كارك ساعته قوشتك خيرك باش كده فهم سلازم جنجيه دواني كان خيركان هريان قلبي جنب بصفير وعشاركان
زۆربیان هەمووی خێری کردو و سەربڕینی کردو تێزاکە بۆی بەرن و بۆ فەقیر و شارەکانیان هەڵناگرن کە دەستیان تێناگە ئێستا زۆر باشە ئینشەڵا مامۆستا وەڵامی ئەو تێبینیەشداتەوە شتێکی جوانە بەڕاستی ڕاست دەکەی بێبەشکردنی خەڵکێک و بەشێکی زۆر بەر خەڵکێ بکەوێت خەڵکێکی ئەم هەفتەیە خەڵکێکی تر لە سەری حەفتیان سەرەدا خەڵکێکی تۆپی تەکرێتەوە دوودا زمانی بڵاوولاتەن زۆر سپاس کاک محەممەد کاکێرش لە هەولێرەوە کاگێر سڵاوی خوارد لێبێت و جەژن پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشییان کاگێرش کاگێرشتەوەرەکەمان لەسەر ئەمەیە ئەوەی کە پێوەست بێ لەگەڵ پەیوەندی هاوڵاتیاندا ئایا ئەم جەژنت کردوێتەوە هۆکاری ئاشتەوایی لەگەڵ کەسێک کە ناکۆکی دەبێ لەگەڵ یا یاخۆت ئەگەر کەسێکە بێ ناکۆک بی بڕیارەتیاوە لەم جەژنە یاشبیتەوە لەگەڵ یا کاگێرش لەم جەژنەیە هیچ ناکۆکیەکرد لەگەڵ بەرامبەرەکان تا ساف کردووەتەوە و ئاشتبوونەتەوە وڵی هیچ ناکۆچەکەم نەوەڵە نەبووە بەس ئەگەر سەرەتا قەوسەکەم بێ ئەمە زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم لەبەرەوەی دوێنێ هاوکاریان کردم لە بۆ نامی جێژنە من زۆر ئەوم کردێ برنگ گوتم لەگەر سزمەکان بێتە ماڵی من یعنی هیچم لە ماڵ نییە حارەبان چی بوومە دەشتیان لە ئامادەکردن بۆی مارە منداڵەکەی منیان خۆش کرد ئەوە ینی زۆر زۆر لە بۆ منشتێکی گەورەی بوو ینی لەناو کوزم و کەسەکانیشم هەر هەمووی ئێستا ئەو ڕاهاتکە لە من باسی کەناڵی پەیام دەکەن ینی هیوادارم پاداشتێکی گەورەیان بداتەوە ئیتاکتێ مزحەبی بەڕێز دوێنێ هاوکاری کردن زۆر سپاس کاگێر بە ئەرزاق زۆر زۆر سپاس دایکی ئەنەسمان لەگەڵ لە چەمچەماڵەوە دایکی ئەنەس لە سایەسەری کەناڵی ئاسمانی پەیام زۆر سپاس کاگێرشگیان بۆ ئەوەی لەبەرەی پەیوەندیگەلێکی زۆرمان لەگەڵە بە ئەو خۆشەویستانەش پەیامی جەژنە پیرۆزەی خۆیان بگەن و بەڵکو چەندین کەس بتوان لە ڕێی شاشی پەیامەوە ناوی ئەو کەسانش بڵێن کە ناکۆکن دایکی ئەنەس سڵاوی خوارد لێبێ و جەژنت پیرۆز بێ جەژنیش پیرۆز بێ تەمەنت چەندە دایکی ئەنەس بەڵێ تەمەنت چەندە جەنابێت تەمەنم وڵاتی و 39 ساڵاوایە لەگەڵ دراوسەیەکت هاوڕێیەکت دشێکت ناکۆکیەک هەبووە لە ڕابردوودا بوو بێتە هۆی دابچڕینی پەیوەندی و سیلەی ڕەحم لە بین نێوانتانە وەڵی لە خوا بزیێت ئەگەر سعاتێ خۆم لای خۆمەوە دڵم باشتەوەمە کەواتە سپاس بۆ خۆیاستا هیچ کەسێک نییە لە ژیانە کە ناکۆک بی لەگەڵیان لە خوا بزیێت ناوەڵە جەژن چۆنە لە چەمچەماڵ بەهۆی پلەی بەرزی پلەی گەرمیاوە هاتوچۆی هاوڵاتیان و سەردانیکردن چۆن نییە وەڵی خۆتە لە خوا بزیێت عیبی نییە سپاس بۆ خوا زۆر سپاس بۆ دایکی ئەنەس زۆر سپاس جەژنتان پیرۆز بێت دووبارە کاک عیرفان لە هەڵەبجەوە لەگەڵمانایە کاک عیرفان سڵاوی خوارد لێبێت و جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشیاوی کاک عیرفان گەورەش دەیەوە بێ واوڕێزمێ بۆ کارمەندانی پەیام بۆ جەژنە پیرۆزە لەسەر جەمانەکەم واوڕێزمەی بۆ مامۆستای بەڕێز دۆدارم لە ئەمە حەقبێژ و عەلەیکە سەلام بە ناوی هەموو کارمەندانی پەیامیشەوە جەژنە پیرۆزە لە جەنابیشت بێ سپاس دەکەین کاک عیرفان ئەم جەژنە هیچ کردوتە هۆکاریەوەی کە لەگەڵ کەسێکە ئاشت بوویتەوە گەر ناکۆکیتە بێ یاخۆت هێشتا تەبەن سەرەتای جەژنە یا بڕیارەتیاوە لەگەڵ یان ئاشت ببیتەوە بەڵێ بەڕاستی من زۆری بۆ تەلەفۆن و کرد خێزانم لەگەڵ خوشکێک وە ئەم بەیانێ سپاس بۆ خۆی گەورە ئاش بوونەوە بەڕاستی کرمێش بەتەوە ماتە خوارد کامیان دەست پێشخەر بوو کاک عیرفان بەڵێ وەڵا خێزانم بەڕاستی کەواتە بە ناوی خێزانی دەنووسین بەس کاک عیرفان ناوی خێزانت دەنووسین ناوی خۆت دەنووسین لە بری خێزانت فەرق ناکە بەڵام پێمان بڵێ ناکۆکیەکان بۆ ماوەی چەندێک پێکەوە دابڕابوون بەڵێ تقریبا 2 ساڵ 2 ساڵ تەمەنێکە بۆ خۆیەویش بۆش دەڵێن کەوا هیوادارم هەڵ ناکۆکی لە بینە نەبێ یعنی ئەمە دەست بێ بۆ خەڵکی ئینشاءالله
زۆر باشە کاگیرفان سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیەکی ترمان لەگەڵایە لە هەولێرەوە سەناریا لە هەولێر سەناریا خاتون جەژنت پیرۆز بێ و سڵاوی خوارد لێ بێ لا تاج بيرد كاك الرياض هم رضي ساحل تجل خوشيته جزنا بيرد خام للطاي كارمندان كناو سيان بيرد كمو لهمهم سمانا مزيان سەناریا خاتون کەسێک هەیە لە ژیان تا کە ناکۆکیەک دەمەقاڵەیەک ناخۆشیە لە نێوانتان ڕوویدا بێ و جەژن لەبەر خاتری خوا بکەنە هۆکاری ئاشتەوایی و پێکەوە ژیانێکی دووبارە والله خۆمنا بەس دایکم لەگەڵ ژیانێکمان ئەو دەژنە دایکم دەست پێشخەری کردوت و ئاشتایی لەگەڵ کرد لەگەڵ مامێکتا نا لەگەڵ ژیانێکمان دایکت ڕوو سوور و سەربەرز بێ ئینشەڵڵا چەندێک بوو پێکەوە قسەیان ناکرد سەناریا خان والله ماوەیەکی کەم بوو زۆر نەبوو کەواتە ناوی دەنووسین ئینشەڵڵا خوای گەورەش ناوی دایکت بخاتە ناوی ئەو کەسانەی کە لەبەر خاتری خۆی دەیان خاتە بەهەشتەوە چونکە ئینشەڵڵا لەبەر خاتری خوا کە وەکۆڵێ مافی خۆی یان وازی لەو ناکۆکی و دەنگ دابڕینە هێناوە لەگەڵ جیرانەکەتەن زۆر باشە سپاس بۆ تۆ سەناریا خان پەیوەندیەکی ترمان لەگەڵایە دایکی ئەمیر لە چەمچەماڵەوە دایکی ئەمیر سڵاوی خوا لێ بێت جەژنت پیرۆزی و عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا هەر لە جەژن و خۆشییا بن دایکی ئەمیر مامۆستا هەموو نیشتیمانیەکانی تۆن بە زۆری تەلەفۆنەکەن هاو شوێنەکانی تۆن جەنابیشن خەڵکی چەمچەماڵ و جمهورمان زۆر ئەمڕۆ لە چەمچەماڵەوە دایکی ئەمیر ئەگەر پێمان بڵێ نەوەچێ لە خۆشی ماوەستا هەمەیش تەلەفۆنی بۆیان دایکی ئەمیر ئەگەر پێمان بڵێ ئەم جەژنت کردووەتە هۆکاری ئاشتەوایی لەگەڵ کەسێک یاخود بڕیارتدا بە لەم جەژنە لەگەڵ ئاشت بیتەوە دایکی ئەمیر بگورە هیچ لە پەیوەندیەکەت تێناگەین شەبەکەت خراپە ئەگەر بکرێ شوێنەکەت بگۆڕی ئینشەڵڵا لە بەڵکو لە پەیوەندێکی دیکەدا بتوانین بێ لە پەیامەکەت بگرین خۆشەویستان ئەم تەوەرەیە کە وەرگرتنی پەیوەندیەکانی عەزیز و خۆشەویستە دووبارە یەکەینەوە کە ئەمە وەکۆڵێ ئۆفەرێکی ئێمەیە یان بوونە هەوڵێکە لە پێناو ئاشتەوایی و پێکەوە ژیانێکی زیاتر لە کۆمەڵگەیە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە کۆمەڵی خەڵات وە پرسیار و وەڵامی ئاینی و کۆمەڵایەتی و ئەدەبیمان ئامادە کردو بەڵام ئەم جەژنەمان کردوتە هۆکارێک بۆ ئەوەی کە خەڵکێک بتوانێت لەگەڵ هاوڕێکەی لەگەڵ خوشک و براکانی لەگەڵ ماڵە خەزورانی لەگەڵ دراوسەکانی لەگەڵ هاوحیزبێکی دیکەدا یەک بگرنەوە کۆک و تەبابن و کۆڵی خاڵە هاوبەشەکان بکەین هەوێنی پێکەوە ژیان هەر کەسێ لەم کەناڵەوە یان لەم شاشە پیرۆزەوە بڵێ من لەگەڵ هاوڕێیەکەم خێزانم خوشکێکم جیرانێکم ئاش بووینەتەوە ناوەکەی خێنە تیر و پشکە و لە کۆتایی چوارەم ڕۆژی جەژنی پیرۆزی قوربانە خەڵاتی شایستە دابەشی ئەوکڵێ پێشکەشی ئەو عەزیز و خۆشەویستانەمانەکەین پەیوەندیەکی ترمان لەگەڵە لە ناحیەی سنگاوە کاکاوە کاکاوە سڵاوی خوا لێ بێت و جەژن پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییا بیت وڵی خوای گەورە لە ئێوە و دەستا جوانە و تەزی خۆتان لە ئێوەی بەڕێز پیرۆزەکەن زۆر سپاس کاکاوە ئەم جەژنە ئاشتەوایی لەگەڵ کیا کردووە گەر ناکۆکیتە بوو بێ لەگەڵ یاخۆت بڕیارت دابێ بچی لەگەڵ ئاشت ببیتەوە وڵی وەک ئەم جەژنە نا بەڵام پێشتر ناکۆکیم هەبوو لەگەڵ خزمێکی خزمێکی خۆمان تۆ لە ساردیە بوو لە بێمانە بەڵام تر من دەست پێشکەریم کردو هەستان لەگەڵ ئاشتە بوو لە بێ هیچ شتێ ڕوویدابێ ساردیەکە ماوەی چەند بوو پێکەوە ساردیتان نەبوو یان چەندێک بوو لە یەکدا بڕابوون وڵی دەر دوو سێمانێکە بوو ئەوەی کێشەیەکی بچووکەوە بوو بەڵام من دەست پێشکەریم کردم مادام با من دەست پێشکەر بم مادام خوای گەورە لێ بردێ بەرامبەر هەمووتان ئێمەکان ئێمەش لێ بردەوەیمانە لێ بەرامبەر بە زۆر باشە ئەمە دوایین پەیوەندیمان بوو ئەلبەتە پەیوەندێکی ترمان ماوە دوایین پەیوەندی سپاس بۆ کاکاوە لە سنگاوە ماوەستا ناوی کاکاوەش بنووسین لە جەژنی پێشواکەوە زۆر باشە زۆر باشە ناوی کاکاوەش سەرویستەوە سلێمانی کاک ڕزگار سڵاوی خوای گەورەت لێ بێ جەژنت پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشی و ئارامیابی لە جەنابیش پیرۆز بێ یاخوا لەگەڵ جەژن و گەڕان و هاتوچۆ و تەوقە و ئەو شتانە ئەو محیبەتانە چۆنی لەماڵ چوویتەتە دەرەوە یان هێشتا وەکۆڵەنیەتت لێ نێناوە لە ماڵ چوویتەتە دەرەوە بۆ جیران و دراوسێ و کەسە زۆر نزیکەکان بەڵێ سەردارمان کردووە بەڵام
ئەمە لە درۆزای لە مامۆستاکەم چی بەداایی لە مزگەوتەکەی ئەو بوو دەستیاری درۆزایی لەکە خی گەورە پایدار هە لە جەژن و خۆشیابی یاڕم کاک ڕزگار معلومی جەنابتە تەوەرەکەمان ئەم پەیوەندیە تەلەفۆنیانە بۆەوەیە کە بزانین ڕاوسەرنجی ئەو کەسانە وەرگین کە لەبەر خاتری خی گەورە جەژنیان خۆستۆتەوە کوردیانتە هەلێک بۆ ئاشتبوونەوە لەگەڵ دۆست و ناسراوانی خۆیان جەنابەت هیچ کەسێک هەبووە لە پێش جەژنایە ئێستەیە لە داتووە لەم چەند ڕۆژەی داتووە بە نیازبی لەگەڵ ئاشتیتەوە سواز بۆ خی گەورە کە تۆشک نابووم کە من کە فام گرێتەوە عاجزم کردبێ لەگەڵ ناخۆشیێکمە بوو بێ دوارم تا گردن ئازایی لێ بکەم یا ئازمەوە لەگەڵ زۆر باشە ئینشەڵڵا هەمیشە ژیانت هەروە ڕازاوە بێ و بۆ کۆڵێ هیچ دوژمن و ناکۆکێت نەبێ و هەمیشە لەگە هەموو خەڵکێکە دەم بە خەندە و ئاشت و تەبابێ ئینشاءڵڵا ئەسەر لە کەسان ناکۆشیان یە خەڵاتیان کرد بەڵام تەبەن مامۆستا چەند دەقەیەکمان ماوە لەگەڵ جەنابتەوەکو دەرفەتێک دەمەوێت قسە لەسەرەوە بکەینەوەی کە ناکۆکیان پێکەوە هەیە بەڵام بەهۆی ڕووداوێکەوە ناکۆکیەکە دروستەوە بۆهۆی قسە و قسەڵۆکی زۆر جارۆک عشاعری خۆمان کۆمەڵی کوردواری خۆمان دەڵێن مناڵ یا ژنەوە نییە ڕەنگە ڕووداوێکی هاتوچۆ بێ ڕەنگە شەڕێکی کۆمەڵایەتی بوو بێت گرفتە کۆمەڵاتیان کە تەنان زۆر جار تەنانەت خوێنیش لە نێوانیاندا ڕژاوە ئەمانە چۆن دەستی ئاشتەوایی لە نێوانیاندا بێت درێژ بکرێت ئەوانیش بە هەمان شێوە تا ئینسان ئەوەی کە بەرامبەری ئەکرێ لەسەر دڵی قرس بێ و ناڕەحەتر و ناخۆشتر بێ لێبوردنەکەیش پاداشتی گەورەتر و وکۆڵێ ڕێزی زیاتری هەیە لە لای خۆی پەروەردگار جۆری کێشەکە و جۆری ئەو موسیبەتی کە بەسەر ئەو کەسەیە هاتووە جۆری ئەو خراپەی کە بەرامبەری کراوە جۆری چاکە و پاداشتەکەشی دیارریەکە تا ئەو کێشەیە گەورەتر بوو بێ یا خراپەیەکی زۆرتر بێ بەرامبەری کرابێ یا زوڵمێکی گەورەتر بێ بەرامبەری کرابێ ئەم کەسە چاوپۆشی بکە و لێبوردەی بکە ئەوش پاداشەکەی گەورەترە بەڕاستی ئەوەی کە ئەکرا بۆ خۆی چ داوای لێبردن بکە کارێکی باشەکە و با خۆی بچیە ئەگەر نا بەڕاستی جێگەی خۆیەتی خەڵکانی تر پیاوانی مامۆستایانی ئاینی پیاوانی ئەهلی سوڵح خەڵکانی خێرخواز جێگەی خۆیەتی کە بکەونە نێوان خەڵکیەوە و دەور و کاریگەریان هەبێ ڕۆڵیان هەبێ بۆ ئاشتکردنەوە و جارێکی تر دروستکردنەوەی تەوایەوی و خۆشەویستی لە کۆمەلگایە مامۆستا فەرمودەیەکی زۆر جوانی پێغەمبەری خوامان هەیە ئەم سەرزەویمان بۆ بەستێتەوە بە بەهشتەوە ناچنە بەهشت تا ئیمانتان نەبێ ئیمانتان نابێت تا یەکترتان خۆش نەوێ ئەرێ شتێکتان پێ بڵێم کە یەکترتان خۆش بێ سەلام لە نێوان یەکترا بڵاو بکەن ئەم سەلام و تەوقە و گەرم و گوڕیەت پەیوەندیەکی بە جەژنەوە هەیە مەبەستمەوەی ئەم فەرمودەیە لە جەژنا زیاتر چۆن ڕەنگی پێ بدەینەوە چۆن ڕەونەقدارتری بکەین خۆی لە ڕاستیە لە هەموو کاتێکە ئەسڵ وای ئینسان محەبەت و خۆشەویستی لێ ببارێ بە دەوروبەرە پەخشی بکە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خوا نردوێتی ڕەحمەتە بۆ هەموو عالم خوا فەرمی وما أرسلناك إلا رحمة للعالمين أصل واي مسلمان المؤمن كالغيث أينما وقع نفع أصل واي إنسان إيمان دار هر شوين يبو وكو باراني الرحمة بسود يبو همو دورو بري لهمو كاتيكا ئاشتی بڵاو کاتەوە ڕێز دە خەڵکی بکرێ بەڵام بە تایبەت قۆستنەوەی بۆ ئەم مناسبەتانە و لەم مناسبەتانەیە دەرفەتێکی باشترە ئێستا ڕەنگە لەم جژنیا بتانی زۆرتی ماڵ بەسەر بکەیتەوە ئەگە ماڵێکی ئاسایی لە کاتی ئاسایە سەردانی بکە ڕەنگە نیو سەعاتلانی کەم سەعاتێ 2 سەعاتی پێویست بێ بەڵام لە جەژندا بە 5 دقە جێبەجێ بێ لەبەرەوەی کە عادەتەن ڕۆشتنی جەژنان کەمە بە 5 دقە توانی سەلام بگەینیتە ماڵێک لە ماڵێک دڵنیابیتەوە گردن ئازایی بە ماڵێک بکەیت هەر ئەمەوێت لە کۆتاییە نەوەک دەرفەت نەمێنێ ڕاستی ئێمە باس لە خەڵاتەکەین بۆ ئەو کەسانی کە ئاشتە بنەوە لەم جەژنەیە ئەمەوێ بۆ خوشکوبرانیش بڵێم کە تا ئێستا کێشەیان نەبووە ئەوەش بەڕاستی لە گەورەیە ئەژین یعنی پاداشێکی زۆر گەوریان هەیە تۆ بە جۆرێ بژی کەس دڵی لێت عاجز نەبێ یعنی نەبیتە مای ئەزیێت بۆ خەڵکی لەگەڵ خەڵکیان ناکۆکی و ناڕەحەتی نەبێ بەڕاستی زۆر زۆر گەورەیە ئینشاءڵڵا ئەوانە پاداشتی گەورە لای خۆی پەروەردگار چاوەڕیان ئەم پاداشتی ئێمە شتێکی ڕەنگە ڕەمزی و جوزئی بێ و دنیایی بێ بەڵام پاداشی گەورە بۆ ئەوانش ئامادەی ئینشاءڵڵا کە ناکۆکیان نییە و خەڵک لە دەستیان گلەی نییە زۆر باشە مامۆستا با بچینە لای تەکیە لە پەیامنێرمان جەلال جەباری لەوەیە دووبارە دێنەوە خزمەتت ببوورەکە ناوە لێ دابڕین و دێنەوە بینەرانی عزیز دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری لە تەکیەوە
جلال سڵاوی خوا لێبێت ئەگەر پێمان بڵێ جەژن لە تەکیە چۆنە گوزارێت. سڵاوی خوای گەورە لێ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت کاک جەلال دیارە من لە تەکێنیم لە چەمچەماڵم لە گەڕەکی ئازادیم کە یەکێکە لە گەڕەکە هەرە قەڵەباڕەکانی قەزای چەمچەماڵ و لە سەرەتای ئەمەوێت جەژنە پیرۆزە ئاراستەی هەم ئێوە هەم میوانە بە ڕێزەکەتان و هەم سەرجەم بینەران و هاوکارانم لە کەناڵی ئاسمانی پەیام ئومێدەوارم ئینشاڵڵا ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. دیارە لە قەزای چەمچەماڵ لەگەڵ ئەوەی هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکە هەرێمی کوردستان پلەکانی گەرما بەرزە لێرە دیارە لە سەروی چل پلەوەیە بەڵام مەراسیمی جەژن لێرە بە شێوەیەکی گەرموگوڕ بەڕێوە ئەچێ بەراورد بە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان و لێرە پاش ئەوەی کە هاوڵاتیان لە مزگەوت و لە نوێژی جەژن نەگەڕێنەوە دیارە سەردانی یەکترەکەن و دواتریش ئەنجامدانی قوربانی جێبەجێەکەن. من ئەگەر کات و دەرفەتمێ بە چەند هاوڵاتیەک وەرەگرم کاکە ئەگەر بیتە ئێرە بێ زەحمەت سڵاوت لێبێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت. من لە گەڕێکی ئازادیم دیارەوەک ئاماژەم پێکرد لەم گەڕەکە ئێوە مەراسیمی جەژن چۆن بەڕێوە ئەچێ. سڵاو بۆیەوە جەژنە پیرۆزەیە جەژنی پیرۆز لە جەنابتان لە کامیرەمانەکەت لە کارە و کارمەندانی کەناڵی پەیام دیارە لێرە هاوشێوەی شار و شارژەکانی تری کوردستان جەژنە پیرۆزە سپاس بۆخوا گەرم و گوڕێکی تایبەتی خۆی هەیە ئەمە بۆنەیەکی ئاینی مسلمانانە ئێمەش وەکو هەموو مسلمانانی کوردستان بە دڵخۆشیەوە بە پێشوازی گەرمان لێی کرد و سپاس بۆخوا گەرم و گوڕی لەگەڵەوەی دنیا گەرمە جەژنەکەیشمان گەرمە ئەمە جێی فەخر و شانازیە بۆ ئێمەی مسلمان کە توانیمان لە ئاستی گەورەی ئەو جەژنەی ئابین و ئادای ئەو جەژنە پیرۆزە پیرۆزکەین. یەکێک لە مەراسیمە دیارەکانی جەژنی قوربان ئەنجامدانی قوربانیە لەم گەڕەکەی ئێوە یاخود بڵین لەسەر ئاستی چەمچەماڵ بەگشتی ئایا قوربانی ئەنجامەدرێەوە نێوە ئاگادار بن. سپاس بەخوا چەمچەماڵ هەموو کاتێک سەرمەشق بووە هەموو کاتێک پێشەنگ بووە ئەم جەژنەی وەکو هەموو جەژنەکانی تر ئەتوانم بڵێم لە زۆربەی گەڕەکەەکانی چەمچەماڵ مەراسیمی قوربانی ئەنجامەدرێت. سەبارەت بە سەردانیکردنی دراوسێ و خزم و کەس و کار ئەوە چۆنە لێرە. سپاس بۆخوا زۆر گەرم و گوڕە ئەم مەراسیمی ئەمەراسمە ئاینانەی جەژنی قوربان جەژنی ڕەمەزان لە چەمچەماڵ پێگەیەکی تایبەتی هەیە لە چەمچەماڵ هەموو گەڕەکەەکانی چەمچەماڵ هەموو نەماڵەکان هەموو شوێنە گشتیەکان گرنگی تایبەتی پێدەن ئەم جەژنیش هاوشێوەی جەژنەکانی تر سپاس بەخوا ئەتوانم بڵێم جیاوازتر لە هەموو شار و شارژەکانی تری کوردستان ئەم بۆنەیە هەر پیرۆزی خۆی ماوە و گەرم و گورترە بێ سارتر نابێ. کاک جەلال من ئەگەر دەرفەت هەبێ دیارە لە دەوروبەرم کۆمەڵێک مناڵ بوونیان هەیە ئەگەر یەک دوو مناڵیش وەرە کچە جوان وەرنە یەرێکێکتان وەرە تۆ وەرە چۆنی جەژن خۆشە لە لای تۆ؟ وەڵێ لە جەژنایەوە چیەکەن؟ وەڵای تر چکلێت کۆکەینەوە بۆ خۆمان نەگەڕێن. تۆ حەزەکەی هەموو ڕۆژێک جەژن بێ؟ ئەی سەردانی خزم و کەس و کارتەکەن؟ یەکێک ترتان وەرن وەرە تۆ وەرە چۆنی؟ باشە لە جەژنا تۆ چیەکەی؟ وەڵا بخۆم ئەگەڕم واوای لەگە برادەرەکانم. بەڵێ ئەی تەرەقە ناتەقێنن بەڕاست؟ وەڵا تەرەقا تەقێنین. عیب نییە تەرەقە تەقانن؟ بەرە وەڵا من ئەوانەی کڕن جای تەقێنن. بەڵێ ئەی سەردانی خزم و کەس و کارتەکەی لە مام و خاڵ و پور و ئەوانە؟ سەردانیان نەکەم. سلام وەڵا منە زای جەژن پیرۆزە لە شێگەم لەگەڵ هەموو کەسێکە. دەست خۆش. بەڵێ کاک جەلال دیارە وەک ئاماژەم پێکرد یعنی لە قەزای چەمچەماڵ جگە لەوەی مەراسیمی جەژن بە گەرم و گوڕی بەڕێوە چێ لە چەند ناحیە و گوندێکی سنوورەکەیش قوربانی بە کۆمەڵ ئەنجامەدرێ دیارە ئەو ئەنجامدانی قوربانی بە کۆمەڵیش مێژۆکەی ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێکی دوور و درێژ لەمەوبەر وەک باسەکرێ ینی لە سەرەتای ساڵی پەنجاکانەوە هەم لە ناحیەی تەکەی جەباری هەم لە گوندی گۆبتەپەی ناحیەی ئاغجەلەر ئەنجامدانی قوربانی دوای ئەوەی کە نوێژ خوێنان لە مزگەوتە گەڕێنەوە سەردانی دراوسەکانە نەکەن ئەنجامدانی قوربانی بەڕێوە جەلال جەباری پامنێرمان لە چەمچەماڵەوە هەر لە جەژن و خۆشیابی مامۆستا لە شارەکەی تۆ بۆ مناڵە دەڵێ تەرەقە تەقێنین زۆر جار دەڵێن تەرەقە بۆ چەمچەماڵ ئاساییە شتی تریش دێتە ئاراوە. بەڵێ هەڵبەتەوە لە هەموو شوێنەکان هەیە بەڵام میتر ئێمە خواوای کردو نامان دەرکردووە. زۆر باشە بەڕاستی ئەو شتێکی باش نییە زەرەر و زیانی لێ ئەکەوێتەوە. ئێمە هەمیشە لەسەر مینبەرەکانەوە و لە رادیۆ و تەلەڤیزیۆنەکانەوە ئامۆژگاریمان کردووە کە ئامۆژگاری مناڵەکان بکرێ حتا ئەو بازرگانانی کە ئەو شتانە هاوردە ئەکرێن ڕێگریان لێ بکرێ
و نەبنم مای ئەزیێدان و ئازاردانی خەڵک بەڵام بەداخەوە تا ئێستا بنە بڕنەکە زۆر باشەوە ئەگەر زۆر بە کورتی باسی ئەوە بکەین ئەگەر یەکێک دەستی ئاشتەوایی درێژ نەکە بەرامبەرەکەی بۆی درێژکە ئایا هیچ سزایەکی لای خۆی گەورەوە بۆ هەیە؟ بێگومان ئێمە یاسایەکمان هەیە ئەڵێت الجەزاء من جنس العمل، یعنی جەزا و پاداش لە جنسی کار و کردەوەکەیە. ئەگەر کەسێک بەڕاستی ئامادە نەبێ لە خەڵکی خۆش بێ، ئامادە نەبێت چاوپۆشی بکە، ئامادە نەبێ ئاشتی و تەبایی و خۆشەویستی لەناو کۆمەلگایە بڵاو بێتەوە، بەڕاستی بەر هەڕەشەکانی خۆی پەروەردگارەکەوێ، بەر هەڕەشەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، و زۆر ممکنە کە خۆی پەروەردگاریش لەو خۆش نەبێ، چونکە مەفهومی مخالفەی ئاەتەکە وایە کاتێک خوا فەرمێ فەعفو وەصفحوا ئەلا تحبون أن يغفر الله لكم، حەز ناکەن خوا لێتان خۆش بێ بۆ لە یەکتری خۆش نابن. مەفهومی مخالفەکەی ئەوەیە کە ئەگەر ئێوە لە یەکتری نەبورن بۆ هێ خوا لێتان نەبووریە، بۆ هێ خۆی پەروەردگاری چاوپۆشیتان لێ نەکا. ئەوەندەی کە حەق بێ خاوەن حەق بێ خوا حەقە سێنێتەوە، بەڵام ئەوەندەی کە پێوترێت چاوپۆشی و سینە سافی و بڵاوکردنەوەی ئاشتی و تەبایی و خۆشەویستی، بەڕاستی ئەوە واجبی سەرشانی هەموو مسلمانێکە. ئەگەر جێبەجێ نەکرد یعنی واجبێکی جێبەجێ نەکردووە، یعنی واجبێکی فەرامۆش کردووە، یعنی فەرمانێکی خوای پشتگوێ خستووە. ڕۆنیشە هەر کەسێ فەرمانی خوای پەروەردگار پشتگوێ بخە، خوای تەعالی سزایەدات. مامۆستایان زۆر سپاس دەکەین، یاخوا بەخێر بێ و لە هەزار جەژن مێ دەکەین بەرنامەی ئێمە و جەنابێت بوو بێتەوەی ئەوەی کە دەیان کەس ئاوێکی بەو ئاگری ڕق و بوغزەی دڵیا کردبێ و ئاشتەوایی و پێکەوە ژیان و یەکتە قبوڵکردنیان کردبێت هەوێنی نێوانیان. ئینشاءڵڵا ئێمەش هەر وەکو مامۆستای ئاینی هەمیشە ئاواتمانەوەیە کە خێر و خۆشی و تەبایی و ئاشتی لە کۆمەلگایە بەرقەرار بێت. ئینشاءڵڵا ئەمەش جزئێکە لەو ئیشی کە زۆر سپاس، زۆر بەخێر سپاس بۆ ڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانایانی. ئازیزان و خۆشەویستانم، تەوەری یەکەمی بەرنامەکەمان بەم شێوەی هاتە کۆتایی، ناوبڕێکی کورد وەرەگرین و پاشتر درێژە بە بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژە دێین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. چاڤیلان. ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت، وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە،
بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان، تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ باز لە مەرج و حیکمەت و ئادابەکانی قوربانیەکی دروست بە پێوەی کە لە ڕێنمایی و وتەشیرینەکانی نوری چاومان حەزرەتی محەممەد المستەفا پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم وەرمانگرتوون کە میوانی تەوەری دووەممان بۆمان ڕوونەکاتەوە چۆن قوربانیە بکەین کە یەکەم مەبەستمان ڕەزامەندی خوای گەورە بێ و دووەمیش ببێتە هۆکارێک ئەو ئامانجەی کە خوای گەورە لە پێناوی قوربانی داهێناوە یان بەونە فەرزی کردووە کە بریتە لە پێکەوە ژیان خزمەتکردنی هەژار و کەم دەرامەتی وڵاتەکەمان و پیسنەکردنی ژینگە و شوێنە گشتیەکانمان بەهۆی پاژماوەی نەخوراوی ئەو ئاژەڵی کە سەریە بڕین. مامۆستا سەربەز جەباری بانگخوازی ئیسلامی میوانی تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژێ مامۆستاگیان زۆر بەخێر بێ و جەژنتان پیرۆزی خوا لە هزار جەژن خۆشی و ئاسوودە یابن ئینشەڵڵا. خوا لە جەژن نابن، جەژنیشتان پیرۆز بێ لە هەموو لایەک، خوای گەورە مۆفەقتان. جەژنی قوربان ئەوە خۆشی و ئاسوودەیەکە بۆ خۆی لەلایەک و قوربانیەکەش لەلایەک دەواتە جیاوازێکی لە جەژنی پیرۆزی ڕەمەزان کە قوربانیەکێکی ترە لە سیما و خەسڵەت و تایبەتمەندیەکانی ئەم جەژنە. باسی ئەم دوو کۆبوونەوەی ئەم دوو خۆشی مسلمانان بکەین. جەژن لەلایەک و قوربانیش لەلایەکی تریان بوونە حیکمەتی بوونی قوربانی لە تەنیش جەژنەوە بۆچی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. جارێکتریش جەژنە پیرۆزە لە هەمووتان ولا سەرجەم مسلمانانی کوردستان و هەر مسلمانێکی گوێی لە دەنگمانە. ئەم جەژنە ناوەکەی بەخۆیەتی جەژنی قوربانی پیرۆز. جەژن خۆشیەکە و قوربانیکردنیش شکرانەی ئەو خۆشیە و حکمەتی گەورەی قوربانی بەستنەوەی ئێستایە لەگەڵ ڕابردوویەکی کۆنە کە لە ڕووی سەردەمەوە کۆنە بەڵام وەکو واقع و ئەوانە تازەیە. حکمەتی گەورەی قوربانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی سونەتە ئەبیکم ئیبراهیم. حکمەتی گەورەی قوربانی بریتێ لە ڕێباز و تەشریعی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ کە نمونەی قوربانیدانە لە پێناو خوای پەروەردگارە. ینی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ دوای ئەوەی لە ماوەیەکی زۆرە مناڵی نابێ خوای پەروەردگار مناڵێکی پێدا، مناڵەکەیش ئەگاتە تەمەنێک وەکو قورئانە فەرمێ فەلەما بەلەغ مەعەهو السەعیە، گەیشتووەتە تەمەنێک ئێتر ئەم باوکە تەواو دڵی بەم مناڵە خۆشە، خوای پەروەردگار فەرمانی پێکات کە ئەم مناڵە سەر ببڕێ و هەر دووچیان وەکو نمونەیەکی جوانی باوک و کوڕێتی کوڕ و باوکایەتی هەردووچیان تەسلیمی فەرمانی خوای پەروەردگارە بن. خوای پەروەردگار فەرمێ فەلەما ئەسلەما وتەلەه لیلجەبین، یعنی هەردووچیان کوڕەکەیش ئامادە بووە تەواو فەرمانەکەی خوای پەروەردگار جێبەجێکە بۆیە خوای پەروەردگار فەرمێ فەلەما ئەسلەما، یعنی کاتێ ئەم کوڕ و باوکە تەسلیمی تەواوی فەرمانی خوا بوون و پێغەمبەر ئیبراهیم تەلەه لیلجەبین کوڕەکەی خستۆتە زەوی بۆ ئەوەی کە سەری بڕێ، ئەمجا خوای پەروەردگار لە ئاسمانەوە باین کردووە ئەن صدقت یا ئیبراهیم یا ئیبراهیم و ئەن صدقت الرؤیا. کەوابوو ئەتوانین بڵین حکمەتی گەورەی قوربانی دووشتە. یەکێکیان ڕەبتکردنەوەیەکی ئێمەیە، پەیوەندیەکی باشی ئێمە لەگەڵ مێژوویەکە. بەعزێک زانە پێیان وایە ئەسڵەن شتی تازە لەسەر زەویانە لا جەدیدە عەلە الأرض یا فی الأرض، هەموو شتێ دووبارە بوونەوەیە لەسەر ئەم زەویە بەڵام بە شێوازێکی تر. جا حکمەتی گەورەی قوربانی ئەوەیە ئاگابوونە لە ژیانی پێغەمبەرێکی پایەبەرزی خوای پەروەردگار کە ئیبراهیم و هەڵبژاردەی خوایە و ئولو العەزمە و پێغەمبەرێکی پایەبەرزە. حکمەتی دووەمیشی شکرانەکردنی خوای پەروەردگارە. حکمەتی سێمیشی دیارە کە دڵخۆشکردنی فەقیر و هەژارەکانە. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین حکمەتەکانی قوربانی لەم سێشتەیە کۆبووەتەوە و گەورەترین کارێک لەم چوار ڕۆژەیە ئەنجامی با ئینسانی مسلمان بریتیە لە ڕشتنی خوێن وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی مەبەستمان پێی قوربانی کردنە. زۆر باشە. مەرجەکانی ئەو کەسی کە بابێنە سەرتا مەرجەکانی ئەو ئاژەڵی ئەوە حیوانی کە دەبێ قوربانی بکرێ. زۆر جار دەڵێ لە ڕووی تەمان لە ڕووی ئەوەی کە بریندار نەبێ سەلامەت بێ ساخ بێت ئەمانە مەرجەکانی چین؟ دیارە قوربانیکردن دروشمێکە لە دروشمەکانی خوای پەروەردگار بەرزڕاگرتنی ئەو دروشمە نیشانەی دینداری ئینسانە. بۆیە لە کتێبەکانە فەرموون
ئاژەڵ سەربڕینەکە خێرترە لە کردنی پارەکە بە خێر خۆ بە دیوە دنیاەکەی کە ئێمە سەیریکەین ئێستا ئەم پارێ بی بە چەند ماڵە فەقیرێک باشترە بەڵام بە دیوە دیندارەکەی ئێمە وامان پێودراوەکە خوێن ڕشتنەکە ئاژەڵ سەربڕینەکە زۆر پیرۆستر و باشتر و چاکترە لە خێرکردنی پارەکە ئەو ئاژەڵی کە ئاکرێتە قوربانی لەگەڵەوەی ئینسانە بێ مەرجی سەرەکیەکەی هەبێ کە بریتێ لە مەبەستبوون بۆ خوای پەروەردگار ئەو پێڵێن ئیخلاص و لە هەموو کار و کردەوەی کا پێویستە هەبێ یعنی بێم کەسە ئەم حیوانە بۆ ئەوە نەبێ بەرچاوێنی و عرف و عادەتە و دەوڵەمەندم خەڵکەڵێ بۆ قوربانی نەکرد ئەم نیەتانەی تیانە بێ نیەتی سەرەکیەکەی بۆ خوای پەروەردگار بێ ئەمە زۆر ئەساسە دوای ئەوە ئەمجار ئەبێت لە کاتی دیاریکراوی قوربانی بکرد یعنی قوربانی کاتی هەیە کە لە سەعات ئەتوانم بڵێم 6 بەیانی ئەمڕۆ دەست پێکات تا ڕۆژی چوارشەمە تاوەکو خۆر ئاوابوون ڕۆژی چوارشەمە بەردەوامە بێ و ئەو ئاژەڵی کە ئەکرێتە قوربانی لەو چوار جۆرەیە واتە مەڕ و بزن لەگەڵ مانگە لەگەڵ جۆرەکە لەگەڵ هوشترە ئەمجا لە ڕووی تەمەنیشەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی لا تذبحوا إلا مسنة لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک لە تایبەتمەندیەکانی جەوامعی کەلیمە یعنی ئەوەی کە قسەیەکی کەمی کردووە مانای زۆر زۆرە موسینە هەموو ئاژەڵێکە گرێتەوە اینجا هەر ئاژەڵێک بە پێی هینی خۆی بە پێی ئەو تەمەنی کە بۆی دیاری کراوە موسینە لە حوشترا کە لە وڵاتی ئێمە حوشتر کەمترە ئەوانە پێنجی تەواو کردۆ پێی ناوەتە 6 جۆرەکە لەگەڵ بزنا دوی تەواو کردۆ پێی ناوەتە 3 مەڕیش ساڵێکی تەواو کردۆ پێی ناوەتە 2 مەگەر فەرمووی کەسێک ئەمانەی دەست نەکەوت قورس بوو بۆی بوون نە کەسێک ئەوەندە ماڵاتی هەیە کە مەڕەکەی نەگەیشتۆتە ساڵە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر دەستی نەکەوت دروستە مەڕ لە 6 مانگیشەوە ئەگەر گۆشت توشتی باش بوو سەر ببردرێ مەرجێکی تری ئەم قوربانیە نابێ عیبێکی ئاشکرای هەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی 4 جۆرە ئاژەڵ دەست نادەن بۆ قوربانی هەر ناشێن ینی ناکرێ بکرێنە قوربانی فەرمی ئەوەی بە ئاشکرا شەلە ئەوەی بە ئاشکرا نابینێ چاوێکی یا هەردوو چاوی ئەوەی کە تەواو نەخۆشە و پەچی کەوتووە لەگەڵ ئەو ئاژەڵی کە هیچ یعنی تەواو لە ڕوولاتە و هیچ گۆشتێکی نییە بە کەڵکی قوربانی پیاددانی کەوت بەڵێ ماسا حکمت چیە لەوەی کە کەسی قوربانی کار ئەوەی کە قوربانیەکەیەکان نینۆکی کورد کاتەوە نابێت و کەسەری کورد کات حکمت ئێمە لە چیە ئەڵێن لە کتێبەکان ئەوە باس کراوە دیارە ئەوە وەکو فەرمانێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام لە کتێبەکان ئەڵێن حکمەتەکەی ئەوەیە خوای گەورە ئەم مرۆڤە بەم قوربانیکردنە ئازادەکا لە ئاگر مادام ئەم مرۆڤە ئازادەگرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی خۆش بۆ ئەم مرۆڤە کامل بێ کامل بوونی مرۆڤ لەوەیە کە مووەکانی پێوە بێ و نینۆکشی پێوە بێ بۆیە ئەوە دیارە پێشتر بووە یعنی ئەو کەسەی کە بە تەمای قوربانی بووە بۆ 10 ڕۆژ پێش ئێستا ئەو کاری ئەنجام نەدایە کە ئەمڕۆ دەیەم ڕۆژە بەڵام ئەگەر گریمان کەسێک ئەوەی کردبێ ئەو مانع نییە لە قوربانێک چونکە لای جمهوری عولەما سنەتە بەس حکمەتی دیاری بوو ئەوەیە ئەم مرۆڤە بە کامڵی خوا ئازادی بکا لە ئاگر چونکە بەهۆی قوربانیەوە ئەگەر ئینسان قوربانی بۆ خوا کرد بەوەی ئەم قوربانی خوای پەروەردگار لە تاوانەکانی خۆشەوی ماستە هەمیشە نەیارانی ئیسلام ئەوانەی کە خوێنی هەزارەها مرۆڤیان کوشتووە سەربووەت و سامانی وڵاتیان بە هەدەرداوە ینی خەڵێکیان لە برسێتیار وەکۆڵە چەماندۆتەوە هەزارەها مرۆڤی بێتانیان خستۆتە زیندانەکان گومانگە لە خەنە سەر قوربانی خۆیانەکەنە دۆستی ئاژەڵەکان پێیان وایە ئێمە گۆشت خۆر نین بەزەیمان بە مەڕ و ماڵات تا دێتەوە بەڵام بەزەیان بە هەزارها موسڵمان نایەتەوە لە بۆرما لە سووریا لە عێراق لە کوردستان لە ئەفغانستان چیەکڵی دەبارەی ئەوانە بەڵێ دیارە ئێمە پێمان وایە ئەم سەرزەمینە هەمی خوا بۆ مرۆڤ دروستی کردووە سەخەرە لەکم ما فی السەماوات و ما فی الأرض سەرزەمین هەمی خوای گەورە بۆ مرۆڤی دروست کردووە بەوەی تایەتی ئاژەڵیش کە خوای پەروەردگار بۆ مرۆڤ دروستی کردووە والأنعام خەلەقەها خوای گەورە فەرمێ ئاژەڵم بۆ ئێوە دروست کردووە ماڵات بۆ ئەوەی لی بەهرەمەند بن بەشێک لە بەهرەمەند بوونەکە بریتێ لە بەکارهێنانی گۆشتی ئاژەڵ دیارە ئەو قسەیش پێم وابێ ڕاست نییە نە لە ڕووی علمیەوە ڕاستە نە لە ڕووی شەرعیەوە ئەو قسەیە ڕاست نییە بڵێ گۆشت خراپە بۆ ئینسان بەعکسەوە بەڵام زیاد ڕەویکردن لە هەموو شتێکە ئەوە خراپە بۆیە بەکارهێنانی گۆشت پێویستە بۆ مرۆڤ بەڵام ئەوەی کە بڵێ بەزەیم پیادێ نابەزەی لەوەیان نییە بەعکسەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتی سەربڕینەکەی فەرمێتی بەزەیتان پیاد سنەت وایە ئەو بەڕێزانی کە ئاژەڵ سەرەبڕن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بەرانی سەربڕێەوە بەدەستی مبارەکی خۆی بەلای چەپا بەرانەکەی خستووە و قاچی خستۆتە سەرملی ئەمجار بەدەستی چەپی سەری گرتووە بە باشی و بەدەستی ڕاستیشی ئاژەڵەکەی سەربڕیوە فەرموویەتی ئاوها ئەم ئاژەڵە ئیسراحەتەکە بەم شێوازە جگە لە حوشتر کە بە پێوە سەرەبڕدرێ بەڵام ئەوانەی تر بەو شێوازە سەرەبڕێن بۆ ئەوەیە
دوای ئەم قسەیە بەڕاستی وەکو جەناب تێڵی هیچ شینێکی نییە لە واقعا ڕاست نییە ئەو کەسەی کەوا ئەڵێ یعنی سەربڕینی ئاژەڵ جۆرێکە لە بەزەیی هاتنەوە بەو ئاژەڵەوە بە مرۆڤەیە مامۆستا ئەوەی کە ئێستا لەسەر شەسیەکە و زۆر شوێنترەی بینین بە بەرچاوی ئاژەڵەکانی ترەوە چەقۆتیژەکرێ بە بەرچاوی ئەوان شەو سەرە بڕدرێ و ئاژەڵەکەش بە جۆری لە جۆرەکان من خۆم بینیومە خەڵک قەسابەکەەوەندە بەڕەحم بووە لە شوێنی تریانەوەی کە قوربانیەکەی بە تاگ ئەنجام داوە چەقۆکەی تار ئەو ڕادەی کە دەزەکات سەر چاوی سەربراوەکە پیشانی ئەمە نادا پێم وابێت لە فەرمودەی پێغەمبەری خواژێ ئەوەی کە فەرمێ ئاماژە بەوە کە ئەو شێوازە دروست ئەوە ڕێنمایی چیە بەوەی کە کابرا بە بەرچاوی هەموو ئاژەڵەکانیەوە حیوانێ سەرە بڕێ و چەقۆکەش تیژەکە ئەوە کۆمەڵێک فەرمودەی زۆرمان هەیە یەک لەوانە فەرمێ وئیذا ذەبحتم فأحسنوا الذبح پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کاتێ ئاژەڵ سەرە بڕن زۆر بە جوانی ئەو ئاژەڵە سەر بڕن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام پیاوێکی بینی ئاژەڵەکەی سەرە بڕی لەبەر چاوی ئاژەڵەکەیە کاردەکەی چەقۆکەی تیژە کرد و دانێکشی بەبەر چاوی ئەوی ترەوە سەرە بڕی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەتەوێت دوو جار ڕوحی دەرکەی یعنی دوو جار ناڕەحەتی بکەی بە شێوەی ئینکاریکردن ئینکاریکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام بۆ کارێک مانای وایە ئەو کارە حرامە یعنی ئەو کارە قەدەغە کراوە بۆیە ئەو برا بەڕێزانی کە قەسابیەکەن ئەبێ زۆر ئاگادار بن و زۆر بەڕەحم و بە بەزەیی بن بەرامبەر بەو ئاژەڵە وەکو جەناب تەڵی خەڵکێکی شەیە بەو شێوازە کە نەیەشتووە ئاژەڵەکە تا ئەو لەحزەیە کە سەر بردراوە چەقۆکە ببینی ئەبێ بەو شێوازە بێ لە ڕووی شەرعیەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام فەرمی وەلیوحید ئەحەدوکم شەفرەتەه فەرمووی کەسێکی لە ئێوە کە ئاژەڵ سەرە بڕێ با ئەو چەقۆیی کە پێیەتی بەباشی تیژی بکە بۆی کەمترین ئازار بگا بەو ئاژەڵ زۆر باش مامۆستا باس لەوە کە جۆرێک ئەوانەی کە قوربانی دەکەن نینۆک ناکەن و هەندێ خاڵ هەیە کە پێوەی پابند دەبن وەکو سونەتێک بەڵام هەشە لە ڕۆژی جەژنە ئاسایی قوربانی خۆی دەکات جیاوازی ئەم دوونیەتە چۆنە لە ڕووی خێر و پاداشتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام هەمیشە هەوڵی داوە بۆ کارە گەورەکان ئامادە باشیەکە هەبێ وەک بڵێ دەستپێچێکە بێ بۆی بە باشی بچیتە ناو کارەکەەوە قوربانیشی وا کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام ئێمە قوربانی لە ڕۆژی 10 11 12 13 یاکەین ئەو فەرمێتی لە ڕۆژی یەکەمەوە خۆتان ئامادە باشی بۆ بکەن فەرمێتی خۆتان بگرنەوە لەکردنەوەی مووەکانتان نینۆکەکانتان ئەمە جۆرێکە لە ئامادە باشی بۆ ئەو عیبادەتە بۆ ئینسان زیاتر دڵی لایم عیبادەتە بێ زیاتر ڕەبتی لەگەڵ خوای پەروەردگارە هەبێ لە هەموو فەرزێک شەر وایە بینیوتە هەموو فەرزێک سونەتی لە پێشەوەیە تەنانەت حەجیش عومرەیەکی لە پێشەوەیە زۆر جار ئەوانە بۆ چییە بۆ ئەوەیە کە ئینسان هەمیشە ئامادە باشیە چێ بێ بەڵام ئەگەر گریمان کەسێک ئەمڕۆنیەتیە ناو قوربانی جا قوربانی خێرێکی زۆر گەورەیە بە دەر لەوەی ماڵین سنەتە طبعا قوربانیکردن سنەتێکی گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەڵام عەبدوڵای کوڕی عومەر فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام 10 ساڵ لە مەدینەیە ژیاوە هەر 10 ساڵەکە قوربانی کردووە ئێتر خۆ هەمووشمان نەزانین حاڵی دارایی پێغەمبەر صلی الله علیه وسلم بێت چۆن بوو بێ و چی بوو بێ بۆ کات بۆیە ئینسانی موسڵمان ئەم سنەتە گەورەیە لەدەست خۆی نەدا دواتر زۆر ماڵی موسڵمان هەیە قوربانی ناکات پار کردومە ئەمساڵ نایکەم کە سەیرێکی ژیانێکی ڕەنگە 2 مانگ بەر لە ئێستا و 2 مانگ دوای جەژنی قوربانیش پارەی ئەم ئاژەڵەی دابێ بە گۆشت هەر بە بێمنەت خەڵکێکەکەی ئەوەی کە وەسەتە ژێیان بڵین باشە ژێ هەر احتیادی پارەی خۆتوانێ ئەم ئاژەڵە سەر بڕێ و بەشێکی باشی بۆ خۆی هەڵگرێ لە شەرعا دروستە ئەو قوربانەی ئینسان بەشێکی باشی بۆ خۆی هەڵگرێ یەک لە سەرسی بەڵێ مامۆستا لە پەیوەندیەکی تەلەفۆنیا بۆ مامۆستا محەممەد پرسیارێکرا بیرمان چوو لێ بکەین با لە جەنابتی بکەین دەڵێ ماڵی وا هەیە هەژاریشە لەوە چێ بەهۆی ئەوەی کە دوورە یان بوونە لە کۆڵانێکە هیچ پشکێکی بۆ نەڕۆشتە ماڵی واشەیە لەوە چێت 10 پشک زیاتری بۆ چووە چی بکرێ ئێمە بۆ کاتێک قوربانیەکەین هەوڵ بدەین مستحق خەڵکێکەوە زۆر پێویستێت یا خەڵکێ هیچی بۆ نەچووە بەشی ئەو بدرێ بە دراوسێکمان کە زانین 10 پشک و 5 پشک و 2 پشکی بۆ چووە بۆ کۆڵێ هەوڵ بدەین دادپەروەرانە شتەکە بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام دیاری نەکرۆ بڵێ گۆشتی قوربانی بدەن بە دراوسێ یا بە خزم یا بە کوڕت یا بە کچ بەڵام فەرمێتی کول و ئەطعیم وەدەخیڵ فەرمێتی بەشێکی لێ بخۆنەوە ڕۆژە و بەشێکی هەڵگرن بەشێکشی ببەخشنەوە بەشێکی بکەن بە خێر و بە سەدەقە لە ڕێواترا فەرمی وەتەسەدەقوا وا باشترە طبعا قوربانی وەک شێخ بن بازە فەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ قوربانی دروستە بدرێ بە کافریش یعنی گریبان کەسێک دراوسێکی کافرە مولحیدە بێدینە هەرچیەکە دروستە قوربانی بۆ با لە ڕووی شەرعیەوە ڕێگەی پێدراوە بەڵام بۆ چارەسەری ئەم حاڵەتە خەڵکێکی فەقیر و هەژارێ ئێمە نایدۆزینەوە بەڵام ئێستا ئێمە بەدیلی ئەومانە دەستگا خێرەکان ئێمە چەندەها دەستگای خێریمان هەیە لە وڵاتەیە ساڵانە قوربانیەکەن شتێکی زۆر باشە ڕەنگە ئەو فەقیر و هەژارەی ڕووی دێ
یا ئەم دەستگایە ئەدۆزێتەوە ماڵی دەوڵەمەندەکانی بۆ نادۆزرێتەوە حتمما بۆیە ئێمە ئەتوانین لە ڕێی دەستگا خێرەکان و با خۆشی سەری بڕ بەڵام گۆشتەکە بێنە بۆ دەستگا خێرەکە بەخشینە هەنایە هەر شتێکە هەر کەسێکە ئەو خێر و خێراتە ئەکان خۆی گەورە مۆفەقیکە ئەوەی بۆ بەرە باشترین فەقیر و هەژارە بۆ دۆزێتەوە دواتر ئینسان بۆ خۆش توانێت گەر حەسکە ئەم خێرە هەر خۆی بیکا بە سیاری خۆی بیکا و بە کولفەی خۆی بیکا ئەمەش کارێکی پیرۆزە ئینسان پرسیار بکە من لە تۆ بپرسم ئەوە چیە لە گەڕەکەیەوە فەقیر و هەژار و محتاج و ئەوانی ڕەنگە چەند مانگ بێ گۆشتی لە خوارد بێ خەڵکی وا هەیە ئێمە لە هەندێک شوێنی ئەم کوردستانەیە خێرمان کردووە هی خەڵک بۆ کە ئێمە وەکیلی بووین کە مناڵەکان گۆشتیان بۆ چوو ئێوارە بۆ بە جەژنیان هێشتا جەژن بۆ حاڵەتە خەڵکێک هەیە دەڵێ من بۆ ئەوەی فەقیر پارەی نییە 16,000 و 20,000 بدا بە کیلۆنی وێ گۆشت یا بە کیلۆیە گۆشت پێش جەژن تەمان ئێمەڵێن دوای جەژنی قوربانی دەست پێەکە وا دەکەی پێش جەژنی قوربان لە عەرەفەیە وەکۆڵی عەرەفەی بچووک و 2 ڕۆژێ پێش جەژنی قوربان حیوانێکی گەورە سەر بڕێر هەر لە پێناو ئەوەی کە دڵی کۆمەڵی هەژار وەکو جەناب دەفەرمی بۆیان کا بە جەژن ئەمە خێری ئەمە ئایا ئەمە بە قوربانی بۆی نووسیان خێرێکی گەورەیە نا بێگومانەوە بە قوربانی بۆی نانووسرێ نایشگاتە خێری قوربانەکە دواتر ئێمە خۆمەرج نییە خەڵەکردانی بەیانی بەتایبەتی خەڵکی ئەو زمانە پێم وابێ ئێستا ئێمە گەڕای نیوەی گەڕەکە هەڵە سابوون لە خەو بۆیە زۆر تەبیعیە بەیانی زوو سەری بڕێ خێرابی بەخشێنێتەوە بۆ نیوەڕۆلینن لەبەرەوە مادام تهدید کراوە نەس چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە نوێژی قوربانیان کرد مەڕێک یا بزنێکی بینیوە سەر بڕاوە فەرمی ئەوەی چێ پی فلانە کەسە فەرمی ئەوە قوربانی نییە چکە پێش نوێژ سەریان بڕی بوو لەبەرەوە ئەوە مەحدودە وەکو چۆن ئێستا من و تۆ نوێژی نیوەڕۆ بکەین نوێژەکەمان قبوڵێ نوێژێکی جوان و ڕێکوپێکی شەکەین بەڵام قبوڵێ چکە کاتی نوێژەکە ناتۆ قوربانیش کاتی دیاری کراوە زۆر باشە مامۆستا ئێمە ئەمڕۆ پەیوەندی هاوڵاتیەمە لەگەڵایە لەسەرەوەی کە کێ جەژنی کردبێتەوە کاری ئاشتەوایی یاخود بڕیار بدا لەم جەژنیا لەگەڵێکی گەگەر ناکۆکی هەبێ ئاشت و بێتەوە ئەمانە ناویان دەنووسین باسی ناکۆکیەکانیان دەکەن و دوایی لە تیروپشکێکە خەڵاتی یەکێکیان دەکەین بۆیە ئێستا پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵای دەستنە لای پەیوەندی تەلەفۆنی کە هێلێن خان لە چەمچەماڵەوە لەگەڵمانایە هێلێن خان سڵاوی خوارد لێ بێت و جەژنت پیرۆز بێت هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا زۆر سپاس هێلێن خان ئەوەندەی کە خۆت دایک و باوکت دەوروبەرت ئەم جەژنەتان کردوێتەوە کاری ئاشتەوایی لەگەڵ کەسێک گەگەر ناکۆکیتان هەبوو بێت یا بڕیارتان داوە کە لەم جەژنەیە ئاشت ببنەوە لەگەڵیا هێلێن خان هیچ لە دەنگت تێناگەین ئەگەر بچیتە شوێنێکەوە شەبەکەت باش بێت شەبەکەی مۆبایلەکەت لەبەرەوەی کە لە قسەکانت تێناگەین هیچ بەڵێ خۆم لەگەڵ هاوڕەکان ماوەی 2 مانگ ناکۆچی هەبوو پێیتەوە بە پێش لەسەر چی ناکۆکیتانە بوو لەگەڵ هاوڕێکت خەتاکە لەسەر من نەبوو خەتاکە لە خۆشی بوو تر من وەک پێشکەشکارێ سوون داوای لێبوردنم لێ کرد و گەردن ئازایشم لێ کرد ئەمڕۆ چووی بۆ لای بەڵێ هاوڕێکەت ناوی چییە لانە لانەدەی یاخوا هەمیشە کۆک و تەبا بن ئینشاڵڵا بۆ پێگەێنانی کۆمەڵگەیەکی خواویست و کۆک و تەبا و هەماهەنگ ئینشاءڵڵا لە کوردستان بۆەوەی هەمومان بەندەی خوابین و پێکەوە سڵحاو بین ئینشاءڵڵا زۆر سپاس من جەژنت پیرۆز بێت لە تۆ لە لانە خاتونیش و لە بنەماڵەکەش قوربانتان لێ یەکەم لە ئێوە سەردەم ستافەکەتان زۆر باشە سەلامەت ماشەڵڵا ئەمڕۆ چەمچەماڵی حەشری کرد هەم میوانەکانمان چەمچەماڵی بوون هەم زۆرینەی زۆری پەیوەندیەکانمان لە چەمچەماڵ بوون و پەیوەندی داهاتووشمان کاگڕامان هەر لە چەمچەماڵەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیمانێ بۆ هەموو دانیشتوانی چەمچەماڵ زۆر سپاس ئێوە ڕێزێکی تایبەتیتان هەیە لە چەمچەماڵ زۆر سپاس خۆشەویستن کاگڕامان سڵاوی خوارد لێبێ و جەژنتان پیرۆز و هەمیشە لە جەژن و خۆشیا بن ئینشاءڵڵا السلام عليكم براكم جژن دەیەوەش پیرۆز بێ زۆر سپاس وعەلەیکە السەلام خوای گەورە پیرۆزی کا بیکاتەمای خێر و خۆشی بۆ وڵات و ئاینەکەمان ئینشاءڵڵا کاگڕامان زۆر سپاس جەنابی مامۆستا سەربەستیشەوە هیچ کەسێک هەبووە کە جەنابتان جەژن بکەنە وێستگە و قۆناغێ بۆ ئاشتەوایی لەبەر خاتری خوای گەورە ئاوێکتان کردبێ بە ئاگری ڕوق و کینە و بغز لە دڵ و دەروونتانە الحەمدولله کەس نییە لەگەڵیان ناکۆکبیان بوونە ئەوە نەبووە کە ئاش نەبوو بیتەوە کەس نەبووە لەگەڵ یا هەر ناکۆکبی یام ئەوەی کەڵێ الحەمدلله
ئەوە ڕووی نەداوە کە بچم ئاش ببمەوە لەگەڵیان لا لەخوا بەدارێ کەس نەبووە بەڵام ئەگەر ناکوێت هەردوو بووە چۆن شەرعدای ناوە سێ ڕۆژ ئەبێ بەیاخوا سەر لەبەری ژیانت هەروە بێو لەگەڵ هەموو مرۆڤێکی باش و چاکە سوڵحا و کۆک و تەبابین ئینشەڵا زۆر سپاس بۆ کاک ڕامان پەیوەندیەکی ترمان لەگەڵە لە هەولێرەوە دایکی محەممەد دایکی محەممەد سڵاوی خوا لێبێت و جەژنت پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشی ئابن ئینشاءڵڵا عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاته هەر لە جەژن ئابن دایکی محەممەد جەنابتان قسەتان لەسەر ئاشتەوایی چی ئەوە ئەم جەژنەتان کردوێتەوە کاری ئاشتبوونەوە لەگەڵ کەسێک گەر ناکۆکیتان هەبوو بێت بەڵێ سەرتا جەژنە پیرۆزی خۆمای ڕاستیکردن مسلمانانی گیان دەکەم بەکرەتی مامۆستای بەڕێز دەکەم من بە کورتی یەک تیرۆکی خۆمتان بۆ دەجێڕمەوە زۆر باشە بەڵێ من ژیانی هاوسەرێکم تێکینە هاوسەرەکەم خانی خۆشە بوو 4 ساڵ پێش وەختە براکەی تێدا بوو من 3 ساڵ گوزەواتە کرد بۆ 7 ساڵ بووینە ساحێبی چەند منداڵ گوتم خانەکەمە جێمان نابێت دابران پشتە دەرێ هەموو شایەتیان هەبوو بجان ئەدەماکی ئەو قژنی مارە کرد برای دەبێت پشتە دەرێت 7 ساڵە ناوخانی بوو دوای ئەمەیان زۆر خراپ کرد بچە ناچنە دەرێ دوای ئەو بچنە دەرێ قسان لەگەڵ منە کرد منیش 3 جار چوومە ماڵیان جێژنا چووم 3 جێژنە لە دوێ چووم قسەم لەگەڵیان کرد ئەوان هەر دیسان خۆیان دەچێشەوە جارش کە هەستان داعوەتیانم کرد هەستان داعوەتیان کرد خزم و کەسی هەمویانم داعوەت کرد ئەوانیش هەموو دیسان هاتنە ماڵەکەم دیسان خۆیان لەمە چێشەوە ئێستا ئەو جێژنە بڕیارمدا بچم جێژنانەیان لەگەڵ بکەم بەس ئەوان پێشوەختە چینە سەفەرێ پێڕان پێشکەم واتە ئینشاءڵڵا لەم جەژنەیە جارێکتر دەچیتەوە بۆی کە ئاشتەوایی زیاتر بێگومان خۆم لە بەیانی نانی جێژنە بووم گوتمە هاوسەرەکەم من لە ڕاهی خوا دەیکەم لە بە هیچ شتێکی دنیایی ناکەم چونکە خۆم قورئان خوێنم تو خۆم جێگیری بەرنامەکانتانم بینیاری بەرنامەکانتانم بزانین چەندە گوناحە 3 ڕۆژ برای مسلمان قسە لەگە برای مسلمانی نەبیتن خۆم لە نێزیکەوە یعنی نەک ئەوە قسەبی لە نێزیکەوە باشێک چیرۆکەم کردی بۆ مامۆستا گوتم 3 دار چوومە دەست پێشخەریم کردیەوە داوەتیشم کردیان هەر خۆی لێم بکێشتەوە الحەمدولillah تو هیچ نەمایە ئەوی بەرامبەر گوناحباری کەسی لەسەر حەق و مافی خۆش سەخانی بۆ تا 7 ساڵی شتێدایە بە قۆڕایی کەسی داوای کردێ بەس لەم چۆرکە بە خۆم دێمەناوی چۆری نەکردیان بەیاخوا سەلامت بن و نمونەی جەنابیشتان زۆر بێ بۆ کۆمەڵگەکەمان کەوانەی ئاوا دەست پێشخەریەکەن بۆ ئاشتەوایی لێرەوە داوەڵە هەم بینەرێک دەکەم یعنی چیز نەکەن لە بۆرجایەتی بۆ زۆر ریایەتە هیچ خێرزۆ نانووسێ تەنها لە ڕاهی خوا بکەین زۆر سپاس بۆ بەڕێز دایکی محەممەد لە لێرەوە جەژنتان پیرۆز بێ و ڕێز و سڵامان بۆ خانەوادەشتانێ پەیوەندیەکی ترمان لەگەڵایە لە چەمچەماڵەوە دووبارە کاک ڕیاز کاک محەممەدمان لەگەڵە لە چەمچەماڵەوە کاک محەممەد سڵاوی خوای گەورەت لێبێت جەژنت پیرۆز بێت خی گەورە لە تۆ جژنی تۆش پیرۆز بێ و هەر لە خۆشی دەستنابین ئینشاءڵڵا زۆر سپاس کاک محەممەد کاک محەممەد لەم جەژنەیە چی لەگەڵ کەسێکە هەبووە کە ناکۆک بیت و ببیتە بیکەیتەوە کاری ئاشتەوایی نێوانتان خی گەورە هیچ شتێکی ئاوە بوو جۆرە نەبووە سازۆخواینە شتێکی باشە بێ ڕم بۆ لێ بکەسەوە و پێکۆن پیازاکە لێ لەخوا بەزیابێت کە هیچ نییە کەواتە پەیامەت چی هەیە بۆ ئەوانەی کە ناکۆکییان پێکەوە هەیە و بەڵام لە جێژنیش کە باشترین هەلوو دەرفەتە بۆی کە پێکەوە ئاشت ببنەوە بەڵام ناتوانین استیفادە لەو هەلوو لەو دەرفەتە بکەن بالا پێش جژنە پیرۆزە لە ئێوە سەرجەم کارمەندانێکم بەخێرەتی مامۆستا پیرۆزەکەم بۆ باڵێ بەڕاستی بۆ کەسانش داوایان لێ یەکەن ئینشاءڵڵا کە دوونیان نەرم بێت لەم جژنە پیرۆزە دائیمە دوو جژمانی دووس ڕەمەزان جژنی قوربانە جژنی قوربانە بازانەگەی نەساڵێکی کە بازانەکەی نەساعەتی کە ڕۆژی کە بچین بۆ لەو کەسانی کە نێوانیان لەگەڵ کێ بچۆ خۆ نابێت هیچ نابێت بۆڵکو چێتەوەی جێوگرتنی لێ بکەن وەکو گەرن ئاگەی لێ بکەن دەستکەن من لێکتی وەکو جاران پێ بسوڕێنە پێ کۆ بگەڕێنە خوێندیانە گەدەنانی نەبوو شوێنێک بین مۆڕلێکن وڵکێنێکی بچەوچی لەگەڵان دەکەن زۆر باشە کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت فێنکمان لەگەڵە لە تەکیەوە فێنک خانم سڵاوت لێبێ و جەژنتان پیرۆز بێ خات و فێنک لە تەکیەوە سڵاوی خواتان لێبێ و جەژنتان پیرۆز بێ من لێرەوە جەژن پیرۆزی خۆم ئاڕاستەی تەواوی مسلمانانی گیان و بەتایبەتی کارمەندانی کەناڵی ئەسمانی پەیام ئەەکەم ئەم جێژنە بێتە مای ئاشتەوایی ئینشاءڵڵا یاخوا هەمیشە دڵ و دەرونیشت فێنک بێ بەرامبەر بە بەندەکانی خوا و وە لە قیامەتیشە لە شوێنێکی فێنکە وەکۆڵێ قەرار بگرین ئینشاءڵڵا
إن شاء الله أجمعين لقل إيوه لەم جەژنەدا هیچ ئاشتەواییەک وە کۆڵێ ئەوە هەبووە ڕێکەوتووە لەگەڵ دۆستێکتا هاوڕێیەکتا خزمێکتا ئاشت ببنەوە واز لەو ناکۆکی و سارد و سڕێ بێن کە لە نێوانتان هەبووە؟ بەتەئکید ئەم ساڵ نا بەڵام ساڵی ڕابردوو بوو لەگەڵ کەسێکە ینی مناڵم کە کیستم ینی تووڕە بووم لەگەڵی بۆ ماوەی 4 ساڵ قسەمان نەبوو بەڵام خۆم لە دوای 4 ساڵ بووم یەکن ئازایم لێ داوا کرد و هەرواداوای لە بنیشم لێ کرد کە لەو ماوەی قسەمان نەبوو خۆم دەستپێشخەریم کرد بۆ ماوەی 4 ساڵ ناکۆکیان هەبووە ناکۆکیەکەتان ئەوەی ئەهێنا کە 4 ساڵ پێکەوە قسە نەکەن وڵی ئەوە بوو ئێمە مناڵ بووین ئەو کات هەر برای خۆشم بوو مناڵ بووین کە تووڕە بووین ئیتر دوایی کە تۆ ئەو بووین لە ڕوومان نات قسە لەگەڵ یەکتر بکەین ئیتر دوایی من دەستپێشخەریم کرد و چ باش بوو زۆر باشە فێنە خانسپاس بۆ پەیوەندیەکەت و هەر لە جەژنابی پەیوەندیەکی ترمان لەگەڵایە باوکی جەنەمان لەگەڵایە بەڵام نازانم جارە لەکوێوە لە بادینانەوە باوکی جەنە سڵاوی خوای السلام عليكم عليكم السلام السلام عليكم عليك السلام ورحمة الله سرەتا جێژنە پیرۆزە لە بۆ دکتانەکەینەوە زۆر سپاس زۆر سپاس هەر لە جەژن و خۆشی ئابیت لە کارمەندانی کەنالی ئاسمانی پەیام یەکەیە کەسان بە تایبەتی حاجی فاروقی بەڕێز بەناویەویشەوە زۆر سپاس جەژنی جەنابیشتان و هەموو خۆشەویستانی بادینانیش پیرۆز و گەشاوە بێ ئینشاءالله داواتانی دەکەین خوا سەرکەوتوتان بکە خوا تەمەتان درێژ بکە بتان هێلی لەو شاشە ڕەنگینەیکەوە شاشەکە هەردەم لە خزمەتی خەڵک و هاوڵاتیان و خاڵاتیانی خۆشەویستدا ئینشاءالله جەنابیشتر ئینشاءالله لەگەڵ خات و جەنەی خۆشەویستا بەرەو بەهەشتی خوا ڕێ بکەن باوکی جەنە جەژن تا چەند بۆتە وێزگەی بە خۆداچوونەوە لای هەمومان وە جەنابەت ئایا لەگەڵ هیچ کەسێکە لەگەڵ ناسراوێک تا خزمێک تا دراوسەیەک تا ئەم جەژنت کردوتەوە کاریەوەی کە ئاشتەوای ڕابگەێنن بەێ وڵا ئێمە سەرەتا ڕۆژی یەکەم جەژنانە لەگەڵ جیرانە لەگەڵ خەلکی مزگەوت لەگەڵ ئاشتەوانی لەگەڵ ئەوەی کەوات تۆزێک ئاشتەوایمان پێچوی سەرەتا ئەوە لەوەی سێرەکەین کەسێک هەبووە لەگەڵ یان ناکۆک بوو بیت و دەنگتدا بڕیگە یام هەرەوە کارێکی تر ئەم جەژنە ئاش بوو بێتنەوە ناوەڵا الحەمدوللا کەسی وامان نەبووە ئەمە کێ بوو کەوتت هات ئەو دەست پێشخەریشی کردووە؟ وەڵا هەر بە خۆمان سەرەتا ئەگەر بزانین جیرانێک دلی لێمان عازز ببی سەرەتاش بەیانیەکەی زوو بە خۆمان دەست پێشخەری دەکەین و بە پێش دەکەین و خەڵکیش لەگەڵمان و جەماعەتی مزگەوت لەگەڵ خۆمان دەبین و لەگەڵ خۆمان هەموو جێژنانەکان دەکەین لە محەلەی خۆمان زۆر باشە باوکی جەنە هەر لە خۆشی و جەژن و شادی و ئاشتەوایی ئینشاءالله سپاس بۆ پەیوەندیەکەت ئەوان پەیوەندیەکی ترمان لەگەڵایە بەڵام ڕێزەوەی کە زۆر سپاسەوەی کە ینی بووە پرسیار بۆ من لەم ڕۆژانەی کە بەرنامەیەکم لەگەڵ مام سالیباپیرا تۆمارکردێک لە پرسیارەکانم ئەوە بوو کە جەژنت کردوێتەوە هۆکاریەوەی کە لەگەڵێکێک کە ئاشت بیتەوە گەر ناکۆکبی وتی من ئەسڵەن نەمێنێتەوە جێژن ئیمان خان لە ئاکرێەوە ئیمان خان سڵاوی خوارد لێبێت و جەژنت پیرۆز بێت سڵاوە خودتە هەمووی کارمەندا چاوانی برا جەژناتە هەمووی کاردەر و کارمەندێت کەناڵی ئاسمانی پەیام پیرۆز بیت جەژنا برای بەشێ پەیوەندیان جی پیرۆز بیت ئینشاءالله هەمووی ڕۆژێتەوە هەر جەژن بن برات ناو هەمووی جەژنادا بن ئینشاءالله ئینشاءالله خۆشەوی وەکو ئەو گەرم و گوڕیەر زۆر سپاس دەکەین ئیمان خانە لە جەژن و خۆشی و شادیا بی ئینشاءالله ئیمان خان جەژنت کردووەتەوە کاریەوەی کە لەگەڵ کەسێکە ئەگەر ناکۆکیت هەبوو بێ ئاشت ببیتەوە یا بڕیارەدا بێ لەم 3-4 ڕۆژە ئاشت بیتەوە؟ بەڵێ وەڵا الحەمدوللیلا سەیدەوە من ناکۆکیت گەل کەسێ نەبوویەک و یعنی ئەس بچم دەخوازە لێبورینێ بکەم بەس هەر کەسێکی یعنی هەگەر من تجارە دلێوی هێلاویت ئەس جڕێکە تەلەڤیزیۆنە هەوات بزمێ گەردەنا من ئازاکە گەردەنا تەوازات بیتن ئینشاءالله خودێلمە ببوریتن ئینشاءالله جەژنی ئاکرێت چۆنە گەرم و گوڕی پێوە دیارە خەڵک چۆن لەم شەریعە و دروشمە ئیسلامی ئەڕوانێ و لە پێناو هەماهەنگی و هاوکاری و کۆڵی خۆشەویستی نێوانیان تا چەند جەژنیان کردوتەوە کاریەوە الحمدلله گەلێک بتوانی بەڕێوەتی سەیدا یعنی هەمووی خەڵک ئەسلاماڵێن جیران و خزم و دۆست ڕاڤاڵان دەکەتن بەس جەژن زارۆکە گەلێک خۆش بیتن بە منداڵەکان کاتێکە بەیانیان دەگەڕن زۆر خۆشە
زۆر باشە سپاس بۆ تۆ ئیمانخان لە ئاکرێەوە هەر لە جەژن و خۆشیاوی سپاس بۆ پەیوەندیەکەت پەیوەندیەکی ترمان لەگەڵایە شادیەخان کە دوایین پەیوەندیمان دەبێت لە بەرنامەی ئەمڕۆماندا شادیەخان سڵاوی خوارد لێبێت و هەر لە جەژن و خۆشیاویت سڵاوی گەورە لە ئێوەش و ئەم کات هەمووکارێکتان پڕ لە خۆشی زۆر سپاس دەژنتان پیرۆز بێت و ئیشەڵڵا هەم ڕۆژەکە جەژن و خۆشی لەوێ و دەستخۆشیم هەیە لە جەنابتان و پای کارمەندانی کەناڵی ئاسمانییان بە بێت جیاوازی ماندوو نەبن ئیشەڵڵا. زۆر زۆر سپاس مەمنون بە ناوی هەموویانەوە. شادی خان تۆ چی ئەم جەژنت کردوێتەوە کاری ئاشتەوایی لەگەڵ کەسێک گەر ناکۆکیت هەبوو بێت؟ وەڵاهی لەخوا بەزار بێ ناخۆشی دڵەشەمە ئەگەر کەس نەبووە تا سێز بە ئاشتی بوونەوە بکە ئیشەڵڵا جەژنێکی خۆشیش بوو ئیشەڵڵا کە ناسوکیان لەگەڵ یەکتریانم جەژنە ئاش ببنەوانە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا شادیەخان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت شادیەخان کە دوایین پەیوەندیمان بووی سپاس بۆی کە لەگەڵمان نابووی هەر لە جەژن و خۆشیابی ئینشاءڵڵا. مامۆستا دێنەوە سەر تەورەکەی خۆمان قوربانەکردنەکە حاڵەتێک کە دێتە پێشەوە پێشتریش کاگراز لە چوارچێوەی پرسیارێکی ترا باسی کردەویش ئەرک و واجباتەکە لەگەڵ قوربانیکردنەکە هەندێک واجباتی تر دەکەوێتە سەرشانمان کە بە تایبەتی پاراستنی ژینگە ینی وەک کاگراز ئاماژێ پێکرد ئەو پاشە ڕۆی ئاژەڵەی کە دەمێنێتەوە لە دوای سەربڕینەکەی ئەرک و ڕۆڵی مسلمانێک کە دەچێت قوربانی دەکا چییە لەسەر پاراستنی ژینگە چووکە ڕاستە من لەسەر شەسی ئەو شوێنەیە و کوشتارگانی کە هەن هەر ئەوەندەی کابرا بۆم سەر ببڕێت حەق نییە بەسەریەوە کابرا خۆی بەرپرسیارەتیایە ئایا دەبێت ڕووبکەینی کوێ بۆی کە قوربانیەکانمان ئەنجام بدەین ئەبێ هەمیشە ئێمە عیبادەت و تاعەتەکان فێری ئەوەیشمان کەم زانین چۆن مامەڵە لەگەڵ ژینگە و دەوروبەری شاکەین بەداخەوە هەڵەیە کە هەیە لە ناو کوردەواریە کە لە هیچ کتێبێکی شەرع و مەزهەبیەکان نیە خەڵکێکی زۆر پێی وایە ئەبێ ئەم ئاژەڵە لە ماڵی خۆیان سەر بڕێ ئەبێ ئەم خوێنە بچێتە زێرابەکەی حەوشەی خۆیەوە طبعا ئەمە لە هیچ کتێبێکان نیە بۆیە ئێستا ئێمە قەسابخانە هەیە دەشت و دەرێکی زۆرمان هەیە لەبەرەوە هەر بە ڕێزێک بۆی گونجاوە لە دەرەوەی ئاوەدانی یعنی لە دەرەوەی شار ئەو حیوانە سەر بڕێ زۆر زۆر شەرعیە و بیعیبە هیچ کێشەیەکی نییە ئەگەر خۆشی بۆی نەکرا کەسێک کاتەوە چیت فەنیعمە و هیچ ئیشکالێکی تیان نیە بەڵام ئێتر ئەمە کە ئەوترێ لە ماڵی خۆتا و لە حەوشی خۆتا و حیوانە ئاژەڵەکە لە حەوشی خۆتا بێ ئەمە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە لەبەرەوە ئەو ئاژەڵە لێرە سەرە بڕی لە قەسابخانە سەرێ بڕی خۆی پەروەردگار ئاگای لێتی لەبەرەوە ئەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە با بزانرێ هەموو لایەک دواتر پاک و خاوێنی ئەسڵی ئیمانە الطهور شطر الإيمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمی پاک و خاوێنی بەشێکی گەورەی ئیمان و دیندارێتێ بەڵام بەداخەوە خەڵکی لە وڵاتی ئێمەیە وەکو جەنابە وتە گرنگەوە ئیشەکەی بکە یا سونەتەکەی بکە ئێتر ژینگە چی لێ دێ دەوروبەر چی لێ دێ دراوسێ چەندێ بێزارە بێ ئەمە نابێ حیسابیان بۆ بکرێ لە ئیسلامە یعنی من سونەتێک بکەم سونەتێکی گەورە بەڵام لەو لاو دراوسەکەم عەزیەت بەم بەبوونی ئەوەی کە ئێتر هەیە ئەوە بەڕاستی کارێکی زۆر خراپم کردووە وانسا پێم وایە نەفرینیش هەیە کەسێک کە سێبەرێ پیس بکایان بوونە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەی کردووە کە لە سێبەرە مرۆڤ دانیشە پیسایی بکایان کۆمەڵێشتی تر ئەمان ژەرە ناچێتە خانەوە بێگومان پیسکردنی ڕێگاوبان پیسکردنی شوێنی ئیسراحەتی خەڵک ئەمجا پیسکردنی ئەو شوێنەی کە خەڵک پێیاش یعنی معقول نیە تۆ لە شەستێکە شتەکان بڕێ ڕۆژی پێغەمبەری خوا فێرمانەکە کە لەبەر مەسلحەتی گشتی ئەوەی کە فەرمێ ئیمان 76 ئەوەندەیە 70 بەشە بچووکەکان ئەوەی کە ئێمە دڕکێک بنەوین وەکڵێ بچەمێنینەوە دڕکێ لابین چ جاوەی کە خۆمان بینە هۆکاری ئەو پیسی و پیسکردنە بەداخەوە ئێمە ئەوەی تەجربەم کردێ لە خەڵکی نوێژ خوێن و مسلمان لە زۆرێک لە بەشەکانی دینداریە بە هەوا و ئارەزوی و خۆی دینداریەکە یعنی بەپی ئەوە نایکە شەرع داوای لێ کردەوە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە یعنی ئەم کەسەیەتر ئەڵێ گرنگەوەی من قوربانەکە ئەکەم ئێتر دراوسێ چی لێ دێ ڕێگاوبان چی لێ دێ گەڕەک چی لێ دێ ژینگە چی لێ دێ بەڕاستی کارێکی زۆر خراپە خۆ بی ئینسان ئەوش بخوێنێتەوە بزان پێغەمبەر صلی الله علیه و سلم چی فەرمووە دەربارەی دراوسێکەت و دەربارەی گەڕەکوبان و دەربارەی ژینگە ئەوانە بۆ ئینسانی مسلمان نابێ بەپێی هەوا و ئارەزوی بەشێکی سونەتێ جێبەجێ کە لەو لاوە چەند فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بشکێنێ کارێکی زۆر خراپە مامۆستا کاریگەری و ئاسەوار و شوێنەوارەکانی قوربانی لەسەر تاک وەکو من کە قوربانی یەکەم و لەسەر خێزانەکەم و لەسەر کۆمەڵگەکەم چییە کامانە نەو شوێنەوارانی کە قوربانی بە باری ئیجابیا لە پێناو پێکەوە ژیانە ئەیان هێنێتە دی ئێمە قوربانی دیوێکی شەرعی و فقهی هەیە دیوێکی پەروەردەییشی هەیە وەکوتم ڕەبتکردنەوەی ئەم بەواقع و ئەسڵەکەی خۆی یعنی
ئەم قوربانیە لە چیەوە هاتووە ئەم کوڕە چۆن بوو لەگەڵ ئەم باوکە ئەم باوکە بوو ئەم کارەی ئەنجامدا خی پەروەردگار فەرمانێکی پێکرد یەکسەر بێسێ و دوو فەرمانەکەی خی پەروەردگاری جێبەجێ کرۆ ئەمجا هەڵوێستی ئەم کوڕە چۆن بوو لەگەڵ سەبەداخۆ زۆر دایک و باوک لە ماڵەوە شتێ بە کوڕەکەی ئەڵێ بە کچەکەی ئەڵێ هەر بە قسەی ناکەن لەسەر شتی زۆر بەسیت کەچی ئێمە باوچێک لە قورئانە تۆمار کراوە لە سوورەی سافاتە خی پەروەردگار باوچێک بە کوڕەکەی ئەڵێ سەر تەبڕم ئەویش ئەڵێ ئیفعل ما تؤمر ئەڵێ باوکە گیان جێبەجێ بکە ئەوەی کە پێت وتراوە ئێتر خۆ نایە منجە منچکاوە هەنەوەکو مناڵی ئەم زەمان ئەمە زۆر گرنگە ئەم لایەنە پەروەردەی قوربانی بینینەوە ناو خێزانەکان من وا مامەڵە لەگەڵ باوکما بکەم کوڕەکەم وا مامەڵە لەگەڵ منا بکە کچەکەم وا مامەڵە یعنی وا مامەڵە لەگەڵ دایک و باوکا بکرێ قوربانی بۆ ئەوەیە ئینسان فێری پەروەردە بێ فێری ئەوە بێ دواتر ئەم دایک و باوکەش بۆ خۆیانە بێ بەعزی قوربانی بنوانە ئێمە دایک و باوکمان هەیە بە دیوە پەروەردەیەکەیە دایک و باوکەیە دڵی ئەوەی نایە مناڵەکەی خەبەر کاتەوە بۆ نوێژی بەیانی ئەمە بۆ خۆی گرفتێکە بێ قوربانی فێری ئەوەی کا لەوێەوە پێغەمبەرێکی پایەبەرز مناڵەکەی سەر بڕیوە بۆخوا تۆ ئامادەنیت هەر خەبەرێکی تۆ بۆ نوێژی بەیانی ئەمە بەڕاستی لێرێشەوە ئەبێ فێری ئەوە بی وەکو دیوە مرۆیەکەی مەسەلەی قوربانی ئەم قوربانیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم مرۆڤە بۆ خۆی جارێ بەختەوەر بێت چونکە لە ئیسلامە یەکێک لەو شتانەی مرۆڤ بەختەوەر و ئاسوودە ئەکا خێر و سەدەقەکردنە بە ئەندازەی ئەوەی ئینسان سەدەقە بکە خێر بکە بۆ خۆی ئاسوودا بێ یعنی کەسی یەکەم بۆ خۆی بەختەوەرە ئەو بەڕێزەی کە قوربانیش کرد و دڵی زۆر خۆشە خوای پەروەردگار زۆر دڵی خۆشەکە دواتر ئەم قوربانیە کە سەدەقەیەکی گەورەیە ئەبێتە هۆی لابردنی کۆمەڵێک بەڵاو نەخۆشی و ناخۆشیەکی زۆر لەسەر ژیانی ئینسان یعنی جاری وایە ڕنگ بێ ببینی کەسێکی نزیکت یا لە ڕێگایەکە ئاڕووی خەڵکێک تووشی حادیسەیەک بووە خەڵکێک تووشی بەڵایەکی گەورە بۆ تۆ کە ساڵانە قوربانیت کڕۆ توش نەبووی هۆکارێکی ئەوەی کە توش نەبووی ئەو قوربانیەکە ساڵانە بۆ خۆی پەروەردگار ئەمەری خواژە فەرمێ چارەسەری نەخۆشەکان تام بکەن بە سەدەقە بەڵێ ئەوە باشترین چارەسەرە کە بەداخەوە ئێمە زۆر جار لە ئەخیرا پێ مامۆستا لە هەندێک قەدەرات دەتگەڕێنێتەوە قوربانی زۆر جار دەوتریەوەی قەدەر و قسمەت و نسیب دەگۆڕێت دوعاە قوربانیش بەشێک سەدەقەیش بەڵێ سەدەقەیش لە سەدەقە و خەیر و خەیرات سیلەی ڕەحم ئەوەی کە پێوترێ کردەوەی چاک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کردەوەی چاک قەزا و قەدەری خوای پەروەردگارە جێڕێتەوە کەواتە ئەمەی کە یەکی حەدەسێکی لێ دەقەومێ بۆ نمونە بە پێک حەدەسەکە هیچی لێ نهاتوە دەڵن حەقە مەولویەک بکەی ها بە زمانی کوردی خۆمان بەڵێ چۆنە ئەوەیش بەشێکە لە فەرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمێ هەم دوعا لەلایەک هەم سیلەی ڕەحم هەم کردنی چاکە و خێر و خێرات ئەبێتە هۆی ئەوەی کە خوای پەروەردگار بەڵا لەسەر ئەم کەسە لابێ زۆر باشە مامۆستا ئێمە شتێکی ئەوتۆمان نەماوەتەوە ئەگەر خۆت خاڵێک کتێبێکە جێگەی باس و پێویستێ بۆ هاوڵاتیان بڵێ سپاس دەڵێ وڵای ئەوەی کە زۆر گرنگە بەلامەوە بۆ خۆم و بۆ هەر کەسێک کە هەیەی وکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێکە هەیبێ سست نەبین لە کردنی قوربانیە ئێتر ئەوە چی بۆ خۆمان سست بین بڵین سونەتێکە یان خەڵکێک ساردمان کاتەوە بە گومان و ئەوانە ئەو کەسێک کە هەیەی قوربانی بکات چونکە ئەوە باشترین کردەوەی لەو ڕۆژانەیە و شکرانێکی گەورەی خوای پەروەردگارە دویش ئەو قوربانیە کە ئەیکەی بانە بێتە مایە عەزیەتدانی خەڵک وەکوتم ئێمە بەدیلی زۆرمان هەیە ئەم قوربانیە لە بری ئەوەی لەسەر شەستێکە و لە نازام لە گەڕەک و لەوەیە سەر ببردێ توانی ببرێتە دەرەوەی شار و لە شوێنێکی پاک و تەمیز و ئەوانەیە ئەو قوربانیە بکرێ و خاڵی سێمیش لە جەژنە ئاگداری مناڵەکانمان بێ زۆر دەسپاس بۆ بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانگخوازی ئیسلامی سپاس بۆ جەنابتان بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە کۆتایی بەرنامەیە تیر و پشت بۆ کەسانە دەکەین کە جەژنیان کردبووە هۆکاری ئاشتەوایی و پێکەوە ژیانیان دەستی ئاشتەواییان بۆ بەرامبەرەکانیان درێژ کردووە کار ناکۆکیان هەبووە لەگەڵمان لە دوایام ناوبڕێیا دەگەڕێنەوە لاتان دیواری یانەی هومێڵم وڕان وەی شومەی شومی نەفامی چڕان گجیەکەی عفەت ئازیزان دران شای کەمەرلاڵان هەرچی کەس باوان یاوە فریامان تروەخت ژیاوان جەژنتان پیرۆز هەموو ڕۆژێکتان هەر لە جەژن و خۆشی و کامەرانی دابێت برادێکمان لەگەڵ بوو شارێکی سۆرانی خوێندەوە و کەمە هیچ تەوەجۆی نەکرد فەرمووی ئێوە لە هۆرامانەوە هاتون شعری هۆرامی تەنها پێ گوتیان دەیت بە منی شارێکی هۆرامی بخوێنەوە ئەو کاتە دەنگم خۆش بوو من شارێکی ئێستا شەر دەنگی خۆشە خەمێ نەبێت
بە سۆس خوێنمەوە بۆی دەستی کردە گریان دەبیرمە دەستی کردە گریان فەرمووی ئەی بەداخەوە عمری هەژار و فێڕۆ چوو زۆر وەلامانەوە عەجیب وتمان قوربان بۆەوە فەرمووی وتی چوون هەورامی فێر نەبووم نەخۆشی دەردی دوورێ وەختە گیان و دەدەڕێ کۆنەسێمی سوحدەمێ بێ عەرز و حاڵی مەبەڕێ جەزبەی نیم نگای سوورەگوڵ باوان جەودەس و پەنجە و قەرەوڵ باوان چون ئاهۆی سەرکەش سایەسڵ باوان جەو نیم نگای ناز بە لەبخەند باوان جێی گوڵاو پاشی و کەلەقەند باوان خلعتي لولاك توب باعثي خلقي عدم خلعتي لولاك توب باعثي خلقي عدم هم لسايي توب جملي مسندي پیغمبري هم لسايي توب جملي مسندي پیغمبري بینەرانی عزیز دووبارە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ڕگەی کۆتایی بەرنمەکەمان تیرروپشت بۆ واناکەین کە جەژنیان کردبوو هۆکاری ئاشتەوەی و بڕیاریاندا بوو کە لەگەڵ ئەوانی کە ناکۆکیان هەیە ئاشت بوونەتەوە یاخود ئاش دەبن خۆش پێناخین بۆ پێکەوە ئاشت بووینەتەوە لەسەر چی؟ کەس هەیە لەگەڵ ئاشتیتەوە جارە با لە جەژن بڕۆمە دەرەوە جەژن بکەم ئەگەر کەسم توش بوو لەوەی کە ئاشتمەوە لەگەڵ یا دوای هاتمەوە پێتەڵێم هەیە کەسی هەیە کە جاری لەگەڵ ناکۆبی بەتەئکید هەیە چەند جارێکی سەلامم لێ کرد و جوابی نەداومەتەوە حەوت کەس ئەو بڕیاریان داوە کە ئاشت ببنەوە بۆیە تیرروپشکەکەی یەک کەس هەڵەبژێرین هەر ڕۆژە و کەسێک هەڵەبژێرن و خەڵاتێکی تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان پێدەبەخشین بەڵام لە کۆتایی بەرنمەکەدا ئەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشێ پێیان دەنووسێ با بە تەنها ئەو کەسە خۆی تەلەفۆن بکە نەک خەڵکی تر تەلەفۆن بکالەوەی کە چووکەسە دیارە کێ ناوەکەی دەردەچێت وابەستە ناو کەسە خۆی پەیوەندی بکات و ژمارەی تایبەتی خۆی دانێ بۆی کە دوجارێمە بتوانین خەڵاتەکەی بۆ بنێرین تەلەفۆن کاتەوە بۆ ژمارانەی کە لەسەر شاشەی پەیامن و ئەوانەی کە هەر پەیوەندیتان پێوە کردووە بەس ئاهمیەتێکی بەم جارێتەوە خۆم تێکی سیقە نییە بسم الله کاکاوە لە سنگاو ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ کاکاوە هەیە و ئینشاڵڵا براوەی خەڵاتی خوایشە بێ لە دوا ڕۆژدا و ئەوانی دیکەژ ئینشاڵڵا بە ئێمەشەوە بەس کاکاوە هەڵبژێردراوی بەرنامەی ئەمڕۆمان بوو کە جەژنی کردبووە هۆکاری ئەوەی کە ببێ ئاشتەوایی و پێکەوە ژیان لەگەڵ یەکێ لە دۆستەکانیان ئەنجام بدە کاکاوە داواکارین لێت کە تەلەفۆن بکەی بۆ ژمارانی کە لەسەر شاشەی پەیامن و ژمارەی تایبەتی خۆتیان بدەیتێ بۆی کە لە دوجار پەیوەندیت پێوە بکەن و خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پێیان بگەینە دەستی بەڕێستان چ لە سنگاوی یاخود لە سلێمانی و لە هەر شوێنێکی تری هەرێمی کوردستان بێ خەڵاتەکەت دەگەینە دەستت. بینەرانی عزیز بڕگە و بابەتی بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی پێهات بەڵام لە 4 ڕۆژی جەژن کەم ڕۆژێکی تەواو بوواتە 3 ڕۆژی داهاتوش ڕاستەوخۆ کاتژمێرنەوەی سەر لە بەیانی لەگەڵتانین بۆیە لەگەڵمان بن بڕگەی هونەری لە 3 ڕۆژی داهاتوودا هەیە لەوەی کە بە گۆرانی و هونەری تایبەتەوە بەرنامەکەمان بۆتان دەڕازێنینەوە جەژنتان بۆ دەڕازێنینەوە بۆ هیوای کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. خەندە و خۆشی میوانی ڕوخسار و دڵ و دەروونتان بێ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.